سڵاتان لێبێت لە هەر شوێنێکن لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان لەگەڵتانین لێرەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتەکەین لە بەرنامەی پاشیوی تایبەت بە مانگی ڕەمەزان لەگەڵتانە بین با بەرنمەیەکی جیاوازتر لە ساڵانی ڕابردوو کە ئەویش چەندین تەوەری جیاواز لەم بەرنمەیە باز دەکەین لەوانەش بابەتی ئاینی و هەروەها هوەری و تەندروستی. لێرەوە ئومێد دەکەین بتوانین خزمەتێکی بچووک بابینەر و بیسەری کوردستان 24 بکەین لە هەر شوێنێک هەن. بێگومان لە دەستپێکی هەموو ساڵی مانگی ڕەمەزان بۆ پێی کە میلەتی کوردیش زۆربەی هەرە زۆری مسلمانە بە خێر و خۆشی ئومێد دەکەین پێشوازی لەم مانگە بکەن، مانگی لێبوردەیی، مانگی بەخشندەیی، مانگێک بۆ پاکبوونەوەی جەستە و ڕۆحی مرۆڤەکان و بۆ هیواین ئێمەش لێرەوە لەم بەرنمەیە بەو بابەتانی کە پێشکەشتان دەکەین بۆ میوانە بەڕێزانی کە لەگەڵمان بن زانیاری بەسوود بە ئێوە ببەخشین بە هەر پرسیارێکە لە لای ئێوەوە ئەبێت لە شەوانە لە کاتژمێر 1 یان با بڵین بەیانی لە بەرەوەی کاتەکەی تایبەتە بە خەبەربوونی زۆربەی خەڵک چونکە لە کۆمەڵگەی ئێمە بە پێ ئەو دابوونەریتی کە هەیە شەوانە تا کاتێکی درەنگیان تا کاتی خواردن و ئامادەکردن خەڵکەکە ئەمێنێتەوە. بۆیە ئێمە هەوڵ دەدەین لەو تەورە جیاوازانەی کە باس ئەکەین چەندین بابەتی جیاواز لە خۆ بگرێت و لە هەمان کاتیشدا ئەو میوانانەی کە لەگەڵ ئێمن بە هەمان شێوە وەڵامی ئەو پرسیارانی ئێوە ئەدەنەوە بە تایبەت لە سوشیال میدیا ئێوە توانن پرسیارەکانی خۆتان بنێرن هەر پرسیارێکتانە بێت تایبەت بۆ تۆرانی کە لە پاشی باس دەکرێت کە ڕۆژانە ئەو بابەتانە بڵاو دەکرێتەوە و دواتر وەڵامی پرسیارەکانی ئێوە لە ڕێگەی میوانە بەڕێزەکان دەدرێتەوە و لە هەمان کاتیشدا چەندین بابەتی دیکە تایبەت با بەڕێوەچوون و پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان لە وڵاتە جیاوازەکانی دیکەش وڵاتانی مسلمان چۆن ڕەمەزان پێشوازی لێ دەکرێت چۆن بەڕێ ئەکرێت ئامادەکاریەکان چییە بەگشتی ئێمە لێرەوە هیواخوازین کە لەم بەرنمەیەوە بتوانین زانیارێکی تەواو یاخود خزمەتێکی بچووک بە ئێوە بکەین لە ڕێگەی ئەو تۆڕ و بابەت و بڕگانەی کە باسی دەکەین و هیوادارین وەک هەمیشە مانگی ڕەمەزان ببێتە مانگی خێر، مانگی خۆشی، مانگی هاوکاری، مانگی لێبوردەیی بۆ هەموو مسلمانان بۆ هەموو کوردانی جیهان و کوردستان بەتایبەت. بەڕێزان دەستپێکی پرۆگرامی ئەمڕۆژمان ئێمە چەند تەوەرێکی گرنگ باز دەکەین لە تەوەری یەکەمماندا باس لە بابەتێکی ئاینی دەکەین وەک دەستپێک یان وەکو بابەتی ئاینی سەرەتای چەند زانیارێکی گرنگ تایبەت بە هاتنی مانگی ڕەمەزان و ئەو زانیاریانەیە خۆت ئەو پرسیارانەی کە لەلای ئێوەیە تایبەت بە هاتنی ئەم مانگایە بە تایبەت پرسیارە ئاینیەکان باس لێوە ئەکەین لە هەمان کاتیشدا مانگی ڕەمەزان بۆچی بۆ هەر کەسێک گرنگەیان بۆ هەر مسلمانێک ئەو گۆڕانکاریانە چیە کە لە ڕووی ڕۆحی و جەستەییەوە ڕوودەدات بە تایبەت ئەزانین کە کەسانێک چەندین پرسیاریان هەیە چۆن ئەتوانن لەم مانگە بەشدار بن یان بەڕۆژوو بن یان لە ڕوە ئاینیەکەەوە ئەرکە ئاینیەکان چییە لەسەریان لەم مانگە کە پێویستە جێبەجێ بکەن بۆ قسەکردن لەسەر پێشوازیکردنی مسلمانان لە مانگی ڕەمەزاندا و هەروەها بۆی کە ڕەمەزانەکە لە ڕووی ئاینیەوە ئەرکە ئاینیەکان بتوانن بە تەواوەتی جێبەجێ بکەن چییە بێت لەسەر ئێوە میوانێکمان هەیە لەگەڵ ئێمە ئامادە ئەبێت ئەویش بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد پێشمێژ و وتار خوێن لەگەڵ ئێمە ئامادەیە بەڵێ بەر لەوەی بچینە تەوەرەکە ئەچینە پاکێجێکی تایبەت هەر بە مانگی ڕەمەزان پێکەوە پاکێجەکە بینن دواتر لەسەر ئەو تەوەرە قسەی زیاترەکە.
دێدەماک و خەلک لە بەندێ بوون هەیڤە ڕەمەزانی ببینن فەلەک نازژی پێشبینیکردن و حفدەهەی گولانێ بە ئەبراهیم جەروان ڕێڤەبەرێالی کار لە سنتەرە شەرقەیە ئەسمان ناسیە دەبێژە و دێدەما سنتەراوان دکارە پێشبینیان 100 ساڵێن داهاتی لەسەر ئاستێ مەهێن هەیڤێ بدە خەلک بە تایبەتی گرنگیە ددنە مەها ڕەمەزانێ. اهتمام الناس بالشهر الفضيل خەڵک گرنگیە بە مەها پیرۆزەدا مەدیاژی لە بەندە هەیڤە ڕەمەزانێک و دەرکەوە لێژە ئالیە زانستی بە مە پێشبینیên و هور ji بۆ 100 ساڵên داهاتی هەنە. لكن من الناحية العلمية والموضوعية مەها ڕەمەزانێت تێراگەهاندن دەما هەیڤا وێ بچافتێ دیتن ئەنکو بە تەلێسکۆپێ لێ هەنجاران و بسەدەما ڕەوشە سەقایە نایە دیتن. هنجارên din jî olûzan nist li ser vê pirsê li hev nakin lê cerwan dibêje ev yek tê guhartin. بدأ كثير من gelek aliyên şerîetê ji nû ve baweriya wan bi aliyê zanistî ve tê. Di çend salên dawiyê de tu cudahî navbera aliyên zanistî û nêrînên din de nebûye. ساڵنامەیە هەیڤی بیازدە ڕۆژان ji ساڵنامەیە tavê kurttir e wate ku dema Remezanê salane tê guhertin. 29 rojanan ku 30 rojî berdewam dibe ew jî dîse li gor dîtina heyvê. Îva Umer, Kurdistan 24. بەڵێ بەڕێزان وەک بینیتان کە لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە لە وڵاتانی جیهان بە گشتی سوود لە ئامێرە تەکنەلۆژیەکان وەرەگیرێ بۆ دیاریکردنی مانگی ڕەمەزان لە ساڵانی پێشووتردا سوود لە کەسانی شارەزا وەرەگیرە ڕەنگە کارەکە سەختتر بوو بێ بەڵام ئێستا تەکنەلۆژیا کاراسانی زیاتری کردووە و شارەزایان فەلک ناسانیان مامۆستایانی ئاینی دەتوانن زووتر بڕیار بن لەوەی کە کەی دەستپێکی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە. ئەچینە سەر یەکەم تەوەرمان وە کاماژەمان بۆ کرد بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان چی لەسەر موسڵمانان پێویستە یان موسڵمانان چۆن دەتوانن پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەن بە میوانداری بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد پێشنوێژ و تارخوێن لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆر زۆر بەخێربێ. یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان پیرۆز بێت لە تۆ پەیامی تۆ سەرەتا ئەگەر پەیامی خۆت بگەێنی بۆ موسڵمانانی جیهان و کوردستانیش. بەناوی خۆی گەورە و میهرەبان لە دەستپێکی مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵدا گرنگترین پیرۆزبایی ئاراستەی موسڵمانانە جیهان بەگشتی و موسڵمانانی کوردستان بە تایبەتی دەکەم ومێدەوارم مانگی ڕەمەزان ببێتە هۆکاری گۆڕانکاری لە خود و لە واقعدا چونکە مانگی ڕەمەزان و ئەو پەرستشانەی کە تایەتی هەمووی وەکو سمبولێکە ئامانج تێدا گۆڕانکاریە لە خود و لە سلوک و لە واقعی مرۆڤدا ومێدەوارم ئێمەش هەم خۆمان و هەم واقعمان بگۆڕین بەرەو چاکتر. بەڵێ مانگی ڕەمەزانە بەڵام هەموو بابەتەکانی کۆمەڵگەی کوردی بەگشتی و جیهانیشان دێجار تێکەڵ بە ژیانی هەموو تاکەکانە. بەڕێستان ماوەی مانگێک ماندوو بوون بە بانگەشەی هەڵبژاردن و تێپەڕبوونی ئەو کاتەوە ئێستا مانگێکی نوێ و کارەکانی هەر کەسێک بەگومان ئاگۆڕێ. لە مانگی ڕابردوو چالاکی خۆت هەبوو لەم مانگە وەکو خودی خۆت وەکو کەسایەتێکی ئاینی ئەتەوێت چ گۆڕانکاریە بکەیان چ بەرنامەیەکت هەیە؟ ژیان ڕناوەستەیە و چالاکیەکانی ژیان جیاوازەوەکو جنابتان ئاماژەتان پێدا دەکرێت بۆ هەر ئامانجێکی ئینسان چالاکی خۆی هەبێ پێش مانجێک بەڵێ خەریکی هەڵمەتی هەڵبژاردن بووین بۆ ئەنجومەنی نوێنرانی عێراق و خۆشبەختانە توانیمان دەنجی پێویست بەدەستبێنین و من لێرەوە بەو بۆنەیە سوپاسی هەموو ئەو خەڵکانە دەکەم کە دەنجیان پێداوین و ئەو متمانەیان بە ئێمە بەخشی و پێیان دەڵێم دەنگەکانتان و متمانەتان بەفیڕۆ ناچێت و ئەو ئەمانەتەوەکو ئەمانەتێکی ئاینی ئەمانەتێکی نیشتیمانی و مرۆیی هەڵی دەگرین. بەبەستی پرسیارەکەشم لەبەرەوە بوو کە لە مانگی ڕەمەزان ئەزانین کە مانگی لێبوردەیە چیت هەیە وەکو پامێکی سیاسی بۆ لایەنە سیاسیەکانەوە ویستم بێمە سەر ئەوە بەتەئکید پرۆسی هەڵبژاردن دووسەرەیە یان دەرچوونە یان دەرنەچوونە ئێمە ئەو کۆمەڵە کاندیدە لە سەرەتایی دەستپێکردنی هەڵمەتی هەڵبژاردن گوتمان
دڵنیاین لەوەی کە بێگومان ئەو هەموو کاندیدا هەمووی هەر دەرناچێ ژمارەیەکی کەم دەردێتێک کەواتە ژمارەیەکی زۆر دەرناچێ بۆیە دەبێت لە ئێستاوە هەر کەسێکیان هەر لایەنێک خۆی بۆ ئەوە ئامادە بکە کە لەوانەیە دەرنەچێت لەوانەشە دەربچێت بۆیە ئەنجامەکە هەرچ بێت پێویستە ئەوانەی کە دەرچوون ئەوانەی کە دەرنەچوون پێویستە قبولیان بێت بەڵام لێرە شتێکی دیکەیە بەڕاستی ئێستا کە وەکو جەنابەت ئاماژەت پێدا مانجی لێبوردەیە و مانجی خێر و بەرەکەتە و مانجی باڵێن خاوێن بوونەوەی خود و ناخە پێویستە هەمومان بەو چاوە تەماشا یەکدی بکەین و بە چاویلەکەی گومانەوە تەماشا یەکدی نەکەین واقعی خۆمان بخوێنینەوە ئەو گومانانەی کە هەندێک کەس و هەندێک لایەن هەیەە لە پرۆسی هەڵبژاردن ئەوە دەکرێت بە شێوازێکی یاسایی بە شێوازێکی خۆی کە ئیجراعاتی یاسایی کۆمسیۆن چۆنە مامەڵەی لەگەڵدا بکرێ و بن پێم وایە نابێ ئەو گومانانە پژێ بخرێن ئاوا بمینێتەوە چۆن ئەوان پێ ڕازی دەبنیان چۆن ئەوان دڵیان ئاو دەخواتەوە بە شێوەیەکی یاسایی پێویستە کۆمسیۆن ئاوا مامەڵەیان لەگەڵ بکات ئەو گومانەی ئەوان بڕەوێنێتەوە بۆ ئەوەی جوانی پرۆسەکە ناشرین نەکرێت بۆ ئەوەی ئەو متمانەیە کە ئەو خەڵکە داوێتی بەو پرۆسێ بە و کاندیدانە بێهێز نەبێ ئێمە دەمانەوێت بەڕاستی بە هێزێکی گەورەوە ئەمجارە بچینەوە بەغدا یعنی ئەگەر هەر لایەنێک ئەگەر هەر چەند کورسیش زیاد بێنێ بەڵام ئەگەر بە یارمەتی و بە هاوکاری لایەنەکانی دیکە هەمووی نەبێ پێکەوە ناتوانێت شتێکی ئاوا بکەین لە بەغدا بۆیە پێویست وایە لایەنەکان هەر هەمویان بە دڵنیاییەوە ڕازی بن بە نەتیجەکە و بە تایبەتی ئەم شەش لایەنەی کە ئێستا گومانیان لە پرۆسەکەیە من پێم خۆشە و پێشم واجبەکە کۆمسیۆن گومانەکانیان بڕەوێنێتەوە. بەڵێ دکتۆرە گەربینە سەر بابەتێکی خۆمان سەرەتا و پرسیارە بکەم مانگی ڕەمەزان بۆچی فەرز کراوە لەسەر موسڵمانە بۆچی واجبێکە لەسەر هەر موسڵمانێک بە شێوەیەکی گشتی هەموو ئاینەکان و هەموو پەیامەکانی ئاسمانی هەندێک سروتی تێدایە هەندێک باڵێن تقوسی عیبادی تێدایە وەکو نوێژ وەکو بە ڕۆژوبوون وەکو زەکاتدان حاج ئەمانە بۆ پەیوەستکردنی مرۆڤەکانە بە ئاینەکە بەڵام ئامانجێکی گەورەتری هەیە هەموو خواپەرستشەکان عیبادەتەکان کە وەکو باسما کرد هەموو ئەوانە بۆ ئامانجێکی گەورەترە ئەویش چاککردنی مرۆڤە باشکردنی خودی مرۆڤەکەیە کەواتە خی گەورە بۆیە فەرماندەکان نوێژ بکەن بۆیە فەرماندەکە بە ڕۆژوو بن بۆیە فەرماندەکە زەکات و حەج بکەن بۆ ئەوەی خودی خۆت چاک بکەیەوە ڕاز بکەیەوە ئەگەر تەماشای بە ڕۆژوو بکەین لە ئاەتەکانی بە ڕۆژبوون لە قورئان دەکە خی گەورە باسی لێوە دەکە کە باس دە بە ڕۆژبوون دەکە دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أي إيمان داران ڕۆژووتان لەسەر فەرز کراوە هەروەکو چۆن لەسەر ئومەتەکانی پێش ئێوەش ڕۆژوو فەرز کراوە لەبەرچی لەعلەکم تتەقون بە ئومێدی ئەوەی کە خۆپارێز بن کەواتە ئەو لەعلەکم تتەقونە ئامانجی بە ڕۆژوبوون بە دیار دەخا بۆ خی گەورە داوای ڕۆژومان لێ دەکا بۆ خی گەورە داوامەرەکە خۆمان برسیکەین بۆ لە بەیانیەوە تاکو ئێوەرە لە هەندێک شت دوورکەوینەوە کەواتە مەبەست ئەوە نییە خوا ناوێ ئێمە هەر عزیێت بدا و خۆمان تینوکەین و برسی بین لەبەر هیچ نا ئامانجێکی گەورەتر هەیە کە خۆت خاوێن بکەیەوە خۆت بپارێزی لە هەموو کاری خراپ و لە هەموو کردەوەی خراپ ناخی خۆت خاوێن بکەیەوە چونکە تۆ کە بەم خواپەرستیە بەسترایەوە بەخوای گەورە تۆ ئەو کات هەست دەکەی تۆ مرۆڤێکی فەرمانی خوای گەورەی خۆت جێبەجێ دەکەی تۆ بەستراویتەوە بە پەیوەندیەکی بەهێز لەگەڵ خوا ئەم پەیوەندیە وات لێ دەکا خلالی ئەو مانگە بە درێژایی لە کردەوەی خراپ لە قسەی خراپ لە ڕەوشتی خراپ لە مامەڵەی خراپ لەگەڵ خەڵکیدا زمانت چاوت دەستت گوێت قاچتە هەموو ئەوانە لە خراپە بپارێزی وەکو خولێکە تایبەت خولێکە کە 29 ڕۆژیان 30 ڕۆژ تۆ بەردەوام خولێکی چڕ و پڕ مڕەکەز تۆ داخلی دەبی پاش ئەم 30 ڕۆژە لەم خولە دەردەچی تەماشا دەکەی گۆڕانکاریەکرد بەسەردا هاتووە بە تایبەت ئەگەر پێشن نیەتێکی ئاوات هەبوو بێکە ئەم گۆڕانکاری بەسەر خودی خۆت دابینی وەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرموودەیەدا دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا ئەوەی بە ڕۆژوو بێ هەم بە
ئیمانی تەواو بەو نیەتەی کە گۆڕانکاری لە خۆی ئەنجام بدا و بەنیەتی ئەوەی کە پاش ئەو گۆڕانکاریە پاداشتی خوا بەدەستبێنێ ئەمە غفر له ما تقدم من ذنبه ئەمە یانەکە لە گوناهەکانی خۆش دەبرێت کەواتە هەر کەسێک ئەگە بە ڕۆژوو بوو بەڵام گۆڕانکاری لە خودی خۆی بەجێنێنیان نیەتی گۆڕانکاری نەبوو ئەمە ناچێتە ئەوەی کە غفر له لە گوناهەکانی خۆش نابێت لەوانەیە بە ڕۆژوش بۆی حساب نابێ هیچ سۆدێکی بۆ نییە وی لە فرمودەیەکی دیکەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ مانایەکەی ئەوەیە هەر کەسێک لەگەڵ بە ڕۆژوو بوون کە بە ڕۆژوو بوو بەڵام گۆڕانکاری بەسەر خودی خۆیدا نەهێنا ئەمە لە ڕۆژەکە تەنها برسێتی و تێنێتەکەی بۆ دەمێنێتەوە هیچ سوودی لە نامێنێت. بەڵێ بینە سەر ئەرکەکانی هەر مسلمانێک لەم مانگە چییە؟ وەکو ئاماژەت بۆ کرد کە تەنیا ئەوە نییە خواردن نەخوا و خۆی بە دوور بگرێت لە کۆمەڵێک شت. ئەرکەکانی بەگشتی چییە؟ واتە تەنیا ئەتوانێت کەسێک بە ڕۆژوو بێت و خراپەی بۆ کەس نەبێت بەڵام لە هەمان کادا چاکەشی نەبێت واتە ئەم مانگە تەنیا خۆپارێز و خۆ دوورگرتنە؟ مەبەست لەو مانگە نییە مانای ئەوە نیە تۆ لەو مانگەوا بە بەڵام لە یانزە مانگەکانی دیکە بەکەیف خۆچی دەکەی بیکە نا ئەو مانگە وا لێرەکە تۆ وەکو گوتم داخلی ئەم خولە ببیت ئەم دەورەیە ئەم قوتابخانەیە بیت بۆ ئەوی کە لێی دەرچووی ئامادە بیت بۆ یانزە مانگەکەی دیکە یعنی ئەمە هێزێکە دەداتێ ئێنێرژیەکە دەداتێ بۆ ئەوەی تۆ بەم هێزە بەم توانایە بتوانی یانزە مانگەکەی دیکە هەم لەسەر ئەم ڕێبازە چاکەی بمینێتەوە کە گەیشتە یانزە مانگەکەی دیکە خەریکە هەندێک ئەم توانا و ئێنرژیە لاواز دەبێتەوە دیسان ڕەمەزان دێتەوە دیسان بە هێزت دەکاتەوە یعنی بزەبت وەکو ئەوەیە کە چۆن پاتریەک تۆ شارجی دەکەی شەحنی دەکەی ئەم شەحنە بۆ ماوەی سەعاتێک 2 ساعت ئەم شەحنە بەردەوام دەبێت بەڵام کە دێک کەس بێ دیسان پێویستی بە شەحنێکی دیکە هەیە ئەو مرۆڤەش کە ئەو مانگە شەحم بۆوە ئەو مانگە چارجی خۆی وەرگرت ئەم شارژەوا دەکە بۆ 11 مانگی دیکە بەردەوام بێ کە دێ لە کۆتایی 11 مانگەکە ئەم شارژە هەندێک لاواز دەبێت دیسان دێتەوە سەر مانجە ڕەمەزان کەواتە ئەمە ئەرکەکە ئەوەی تۆ هەموو مانگەکان لە هەموو وەختەکاندا چونکە خی گەورە فەرمان بە تۆ ناکە تۆ تەنها لە کاتی نوێژەکاندا ڕوو لە خوا بەدەنا لەوەی دیکە ڕوو لە شەیتان بەنا بۆ ڕۆژێ 5 نوێژ دانراوە لە 24 سەعاتدا تا ئەم 5 نوێژە وەکو 5 وێستگەیەک بێ ئەم 24 سەعاتە هەموو چاکرد بکە هەمووی تاکرد بکە تەماشاکە خی گەورە لە ژیانی مرۆڤدا چە وێستگەیەکی داناوە وێستگەی ڕۆژانەی داناوە وێستگەی هەفتانەی داناوە وێستگەی ساڵانەی داناوە وێستگەی تەمەنیشی داناوە لە ڕۆژێکدا 5 نوێژەکان 5 وێستگەن بۆ ئەوەی لەو 24 ساعاتە تۆ بەردەوام باش بین لە هەفتەیەکدا نوێژی جمعی داناوە گوێ بیستی خودبە دەبی نوێژ ئەمە بۆی تۆ لە خلالی هەفتەکە چاک بیتەوە لە خلالی ساڵێکدا مانجە ڕەمەزانی داناوە تۆ بەم ڕەمەزانە ساڵەکەم و چاک بیتەوە لە خلالی تەمەندا حەجی داناوە تۆ کەچی بۆ حەج کە ئەنەما خۆت خاوێن کردەوە تازە لە دایکی خۆت هەر مسلمانێکە زانێت کە چاک بوونەوە چیانە و چاکانی لە سەریەتی چێ بیکە چاکەکان زەحمەت نییە چاک ئەوەیە تۆ مرۆڤ بە چیت بۆ خۆت پێخۆشە بۆ خەڵکی دیکەش ئەوە پێخۆش بێ ئەمە بە کورتی ناڵێم یەکەم دووەم سەیەم زۆرە چاکەکان ناژمێڕێن لەگەڵ خۆت باش بە لەگەڵ ماڵ و منداڵت درۆمەکە زینامەکە حیلەمەکە غەشمەکە ئیشی خەڵک بەکاربێنە یارمەتی خەڵک بدە ئەزەتی خەڵک مەدە زوڵم مەکە تەعەدامەکە زۆرن بەڵام زۆر بە کورتی دەتوانین بڵێم چاکەکردن ئەوەیە چت بۆ خۆت پێخۆشە بۆ خەڵکی دیکە شت پێخۆش بێ چت بۆ خەڵکی دیکە پێ ناخۆشە یان ناتەوێ بکرێ بۆ خۆشت ئەمە مەیکە ئەمە ئەم فرمودی پێغەمبەرەکە دەفەرمێ قەسەم بەخوا ئیمانی هیچ یەکتان تەواو نابێ یعنی دینداریتان تەواو نییە تا بۆ خۆت چیت پێخۆشە بۆ خەڵکیش ئەوت پێخۆش بێ کەواتە من چۆن پێم خۆشە خەڵک درۆم لەگەڵ نەکە چۆن پێم خۆشە خەڵک ئەزێتم نەدا چۆن پێم خۆشە خەڵک مافم نەخوا پێویستە منیش بە هەمان شێوە لەگەڵ خەڵک ئاوا بم ئەمە کڕۆکی چاکەکردن ئاوایە باشە ئەی کەسانێک هەن ئەڵێ تازە ئەو خراپەیە کرد خالی خۆش نابێ یان ئەڵێ تازە من ئەوم کردووە جارێکی تر خوالیم خۆش نابێ تر بۆچی چاکە بکەم بەردەوامە بێ لەسەر ئەو شێوازەی کە خۆی لەسەری ڕۆشتوە ئایا ئەمە ڕاستە ئەمە ڕەشبینیەکە لە ئاینی ئیسلامدا ئەمە ڕەشبینیە نییە لەوانەیە لە بیری باوەڕەکانی دیکەوێ بەڵام ئیسلام دەرگایەکی فراوان لە ئومێت لە گەشتبینی دەکاتەوە تەنها ئاەتێک یەک ئاەت بۆ دەخوێنمەوە کە بەدەیان ئاەت هەیە لەو مەسەلەیە
خی گەورە دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أي پیغمبركم بلي بخلق قل يعني أي پیغمبر تو بخلق شو بلي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم أي أو بنداني أي أو مروفاني كا إسراف تانكدوا لقناه تاوان أسرفوا على أنفسهم يعني روتون لتاوان يعني زور تاوان تانكدوا غرق بون لتاوان مك تاوان يكدوان كدوا أسرفوا لإسرافوا هاتوا شون زي دروي أواني كزور تاوان بارن أواني كزور قناه بارن أواني كدري تعزى من تاوانم أوان دي قولي خوا قد من خوش نابي بوان بلي لا تقنطوا من رحمة الله به ومبن لا لرحمتي خوا ذلي بري خوا إن الله يغفر الذنوب جميعا ويقول له همو قناها كان تنخوش دبي همو جميعا همو إنه هو الغفور الرحيم كواتا همو قناها كان قابل ويخوالي خوش به بمرجع تو توبة بكي نيتي قران كاتبه كجاري جيدك أوشتنا كيد لكفر قولت هي أدروك ذن قولت يعني كفر حرام خوادن قولت يعني كفر بتأكيد كافر بون قولت ككافر بتوبيك وبلا إله إلا الله خوالي خوش به بتأكيد همو قناها كان ديك خوالي خوش دبه لا همو قناه هرچی به بلام لرشته که گناه دو جوره چند پیوندی به خودتو بین خودتو بین خوای خودتا اما به یک توبه تواو بین خودتو بین خوای گوره خوالي خوش دبه اكيد بلام هندك تاوان هي پیوندی به کسانی که ویا تو مالی فلان خواردوا ظلمت لو کردوا جویند بو داوا تا ایواره بتنها توبه بکی خوالي قبول ناکه تا او کس گردن آزانکه باشە دکتۆر ئەو بابەتە قسەی زیاتری لەسەرەکەین لەبەرەوەی بێگومان ئەم مانگەش ئامانچار ئەوەیە کە ئیتر بتوانین ئێمە لێرەوە خزمەتێک بۆ خەڵکانە بکەین کە یانەوێت لەم مانگە لێبوردە بن یاخود داوای لێبوردن لە کەسانێ بکەن درێژە زیاتر بە قسەکانمانە دێنە چین لای پامنێرانمان لە سلێمانیەوە کاروان ڕەحمانمان لەگەڵا لە هەولێریش دیاری شێخە سەرەتا چینە لای کاروان لە سلێمان و میوانێکیشی هەیە تایبەت با لیژنەکانی قایمقامیەت کە ئامادەکاری چیان کردە بۆ مانگی ڕەمەزان کاروانم کاتت باش یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان لێت پیرۆز بێ و پێمان بڵێ لە سلێمانی ئەو ئامادەکاریانە چی و هەروەها درێژەی زیاتر بە قسەکانت بێ لەگەڵ میوانەکەت و زانیاری زیاتری لێوەرگرت. بەڵێ سڵاو لێوە لە بینەرانی کوردستان 24 پاشیفتان باش هەڵبەتە مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ من لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سلێمانیم خەڵکانێک وردە دێنە ناو بازار دێنە لای بەردەمی مزگەوتی گەورە منتیقەی سینەماکان بۆ ئەوی پارشەوی خۆیان بکەنێت هەڵبەتە ئەجوایەکی تایبەتی و کەشێکی تایبەت و جیاوازی هەیە لە ڕەمەزاندا پاشێوکردن لە ناو بازاری سلەیمانی لە لای مزگەوتی گەورە خەڵکێکی هەر بە تایبەت بۆی لێرە نانی خۆی بخوا هەڵبەتە پاشێوەکانی ئەم ساڵیش جیاواز لە چەند ساڵی ڕابردووتر دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق هێشتا لە ناو بازار هەندێک لەلایەنەکان پۆستەرەکانی خۆیان و لافیتەکانی خۆیان و تەنافەکانی خۆیان لێ نەکردێتەوە بە تایبەتی ئەو لایەنانەی کە ئەڵێن دەنگەکانیان براوە یان دەنگی ڕاستەقینەی ئەوان نین لە ناو بازاری شاری سلێمانی دەبینرێت من هەڵبەتە میوانێکیشم لەگەڵە بێ کاک گۆران قادر کاک گۆران ئەگەر بەیەکەوە بینێرە سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی فەرموو سڵاو لێ بێ کاک گۆران ئەگەر پێم بڵێ وەکو قایمقامەتی سلێمانی ئەمساڵ چیتان کردووە و ڕێنماییتان چییە بۆ فرۆشیاران بۆی پابەند بن بە ڕێنماییەکانیەوە چیتان کردووە بۆ ڕێخستنەوەی ناوشار و ناوبازار بەڵێ سەرەتا پیرۆزبایی خۆمان لە تەواوی کوردستانیان لە هەموو شوێنێکی دنیا ڕاگەین بە بۆنەی هاتنەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز و ئینشەڵڵا مانگەبێ بە خێر و خۆشی بەڕێ ئەەکەین و مانجی پێکەوە ژیان و ئاشتی و تەباییە بێ لە هەرێمی کوردستان بۆ سەرجەم کوردنشینان و کورد زمانان ئێمە وەک لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی پلانی خۆمان داناوە بۆ کار و چالاکی و سەردان و کشکردین و گەڕان و بەدواداچوونەکانمان لەم مانگەدا و ڕۆژانی ئاسایی پێشمانجی ڕەمەزان چۆن کارمان کردو بە هەمان شێوە بە هەمان نەفەس لیژنەکانمان لە تەواوی بوارەکاندا کارەکانی خۆیان ئەنجامەدەن و ڕێنمایی تایبەتتان نییە قسەکان هەڵبەتە تەواو بکەیت ڕێنمایی تایبەتتان نییە کە تایبەت بێ بە مانگی ڕەمەزانی پیرۆز کە فرۆشیاران زیاتر پابندکالەوەی کە پابند بن بە نەرخ لەوەی کە بەرهەمی باش و بە کواڵەتی بێنین لەسەر ئەمە ئایا ڕێنماییکی تایبەتتان هەیە؟
چەند ڕۆژێک پێش ئێستا لە دیوانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی کۆبوونەوەیکی فراوان کرا بۆ لیژنەی ئەمنی شاری سلێمانی لەگەڵ ئەو فەرمانگە و بەڕێوەبەراتی و بەڕێوەبەراتی گشتیانەی کە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان هەیە بە کار و چالاکیەکان و ئەنجامدانی ئیشەکانیان لە مانجی ڕەمەزاندا لێندێک لەو فەرمانگە خزمەتگوزاریانەی وەک بەڕێوەبەراتی ئاو کارەبا تەندروستی ڤێتەرنەری ئەوقاف لیژناوەشکانی قایمخامیەت و دەستگا ئەمنیەکان بە هەمان شێوە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی کە ئەمانە پابندن و هەندێک ئیشوکاری تایبەتیان هەیە لە مانجی تایبەتی ڕەمەزاندا. بەڵێک گۆرە ساوار بەکردنەوەی چێشتخانەکان و مەتاعیمەکان وان ئایا کراون هەموو کەسێک ئازاد بیکاتەوە ڕێنماییتان چییە؟ بەڵێ سەبارەت بە شوێنەکانی خواردن وەک چێشتخانە کافتریا وەک چایخانەکان خواردنگەکان ڕوخسەتیان پێدراوە کە لە مانجی ڕەمەزاندا بیکەنەوە بەڵام بە هەندێک پێشمەرج کە بۆمان داناون ئەوان وەک یەک لەوانە کە پاراستنی پیرۆزی مانجی ڕەمەزان و بەرزڕاگررتنی شکۆی ئەو مانگە پیرۆزە کە زۆرینەی خەڵکانی کوردستان موسڵمانن بە پەردەپۆشکردنی شوێنەکانیان و تاسیر نەکردن لەسەر ئەو هاوڵاتی بەڕێزانەی کە ڕۆژوان لە مانگەدا ئەگەر وایان نەکرد سزایەک هەیە بەڵێ بەتاکید بەڵێ لەگەڵ ئەوەشدا بەڵێ نامیان لێوەرەگرین کە لە ڕۆژانی جەژن و بۆنە ئاینی و نیشتیمانەکانی تردا بە هەمان شێوەی مانجی ڕەمەزان شوێنەکانیان کراوە بێ بە ڕووی گەشتیاران و میوانانی شاری سلێمانی هەرێمی پێیان بڵین بۆ نمونە ئێوە لە ڕەمەزان کە ڕێگایان بە ڕێستۆران یان چێشتخانەیەک مەرجە لەسەری کە لە ڕۆژانی جەژنا دای نەخات بۆی ئەگەر میوانێک هات پەکینەکەی خواردنی دەستکەوێ مەرجەکەتانەوەیە؟ بەڵێ بەتاکید بەڵام ئەم مەرجە هەموو شوێنەکانیش ناگرێتەوە تەنها ئەو شوێنانە ئەگرێتەوە کە بەرچاو دیارن وەکو سەنتەری بازار و شەقامی بازنەی مەلیک مەحموود و هاوین هەواری سەرچنار و شەقامی شارڕێی گشتی سالم و هەندێک لەو شوێنانەی کە میوانان و گەشتیاران بە زۆری ڕوویتەکەن لە مانجی ڕەمەزان یاخود لە بۆنەکانی بۆنە ئاینی و بۆنە نەتەوەیەکاندا و جەژنی ڕەمەزانی ژێکێکە لەو بۆنانە بێگومان ئەو ناوچانەی کە ئێمە دەستنیشانمان کردووە پێویستە ئەو شوێنانەی کە لە مانجی ڕەمەزاندا ڕوخسەتیان پێ ئەدرێ بەبێ بەرامبەر بیکەنەوە مەرجە لە ڕۆژەکانی جەژنیشدا کراوە بن بە ڕووی گەشتیاران و میوانانی شاری سلێمانی. ڕێکا گۆران گەبگەڕێنەوە بۆ دۆخی ناو بازار ئێستا زۆرینەی دوکانەکان داخراون کاتی شەو و درەنگە هەمویان لە پشوان ئەگەر کەس بینە دوکانەکەنەوە یەکەم ڕۆژی ڕەمەزانە پابند نەبوون بە ڕێنماییەکانەوە سزاتان چییە؟ ئایا وەک باسمان کە پێشتر سزایکی تایبەت هەیە بڵێن لە مانگی ڕەمەزانە لەبەر گران فرۆشی ئەو سزای ئێن ئایا کەستان ناوە بەدادگا لە ماوەی ڕابردوو تا ببێتە هۆکارێک بۆی ئەوان دووبارەی نەکەنەوە سەرپێچیەکان؟ وەک ئاماژەمان بۆ کرد ئێمە لیژنەکانمان جۆرا و جۆرە نزیکەی 25 لیژنەمان هەیە کە ئیداراکرێت و سەرپەرشتێکرێت لەلایەن لیژنەیەکی باڵاوە ڕۆژانە کار و چالاکیەکانی خۆیان لە بەرەبیانێکی زووەوە دەست پێ ئەەکەن هەتاکو و درەنگانێکی شەوی هەمان ئەو ڕۆژەی کە کاری تیاکەن بە چەند کاتێک بەرەبەیان لە کاتی داوامی فەرمیدا لە دوای نیوەڕوان و ئێواران و لیژنەی شەوانیشمان دەرەچێت لە هەمان کاتا ئێمە لیژنەی خەفەریشمان هەیە و لیژنەی باڵاش لە هەموو کاتێکە ئامادەیە بۆ هەر ڕوودا و ئەگەرێک و پێشوەختێک کە هەر سکاڵایەک هەبێ هەر شتێکی فەوری هەبێ لیژنەی باڵاتە داخلی تیاکە و سەبارەت بەو سەرپێچیانەی کە ڕۆژانی پێش مانجی ڕەمەزان بە سەرپێچی حساب کراون و بە یاساشکێنی ئەژمار کراون بە هەمان شێوە لە مانجی ڕەمەزانیشدا هەمان ئوسلوب لەگەڵیان پیاداکەین ئێمە ئیتیباعی هەمان ئوسلوبەکەین و بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین بە هیچ کەسێک کە بۆنەیەکی ئاینی یاخود نیشتیمانی وەک هاتنی مانجی ڕەمەزان یاکو جەژنەکان یاکو جەژنی نەورۆز بخوازێتەوە بۆی کە یاری بە بازار و محاولە بکات نرخەکان بەرز بکاتەوە بێگومانەمە سەرپێچی و پسوڵی سەرپێچی بۆکرێ و ڕێکاری یاسایی پێویستی لەگەڵ ئەنجامە درێت لایەن لیژناوەشەکانی قایمقامەتی سلێمانی. کاک گۆران قادر سەرۆکی لیژناوەشەکانی قایمقامەتی سلێمانی زۆر سوپاس دەکەم لەگەڵمان بمێنە دو ئەم ڕاستە خۆشیشی ترمانە بێ بێکەوە هەڵبەتە خەڵکانێکی جاتونەتە ناو بازار سڵاو لێبێ ڕەمەزان پیرۆز قسەتان چییە لەسەر پاشێوکردن لە ناو بازار و لەسەر یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان لە سلێمانی؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله. بەخێر بێن بەخراتی مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەین هیوادارم مانجی ڕەمەزان ببێتە خاڵی دەستپێکردنی چاکەکاریمان خاڵی دەستپێکردنی ببێتە خاڵێک کە سەرەتا ببێتە خاڵی دەستپێکردنی سەرەتای چاکە و باشە دوورکەوتنەوە لە خراپە بەڵێ ینی برایەتیمان دەست پێ بکەین چۆن دەڵی حیزب حیزبێنە نەمێنێ هەر بۆنی ڕەمەزانی پیرۆزەوە
بخیر زۆر سپاس دەکەم ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە زۆر باشە و ناوەڕاستی مەغفیرەت و لێ خۆشبوونە و کۆتایەکەشی بەباشی بیر نەما بەڕاستی هەڵبەتە سڵاو لێبێ چایخانەیەکی جوان لە سەرمێز و عارەبانێک لێرە بەردەم مزگەوتی گەورە پەیامی تۆ چیە تا چەندێک لە مانگی ڕەمەزان لە پاشێوان تۆ هۆکارێکە بۆی چایەکی زیاتر بفرۆشی و خێریکی زیاتر دەستکەوێت وای بەتەکی بێ سەرتا بخێرەتین کەناڵەکەتانەکەم و پیرۆزبایی ڕمانی ڕەمەزان لە سەرجە مسلمانان گیانەکەم وڵا بێژم چی بازارێکی باشە ئینشەڵڵا لە کاتی ڕەمەزانانە چاوەڕێن خەڵک زیاتر بێت بەڵێ بەتەکی بەڵێ هەتا نزیک بینەوە لە پاشەکردن خەڵکێکی باشە ڕۆمانتیەکە بانم گیانەکانت خۆش بێ هەڵبەتە سارە ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە بەڵام ئەوەی کە هەیە من ئەیبینم لەو ڕێگەی کێتە بەردەم مزگەوتی گەورە ئزدحامێکی زۆر وەسارەیەکی زۆر بەبانی بە شێوازێک دوور لە ڕێنمایەکانی هاتوچۆ ڕایگیراون هاتنە ناو بازار و لای مزگەوتی گەورە هەندێک ئەستەوی بۆ دروست بوو کە ئەویش پێویستی بەڕێخستنەوە هەیە کە شارەوانی یان هاتوچۆ ڕێکی بخاتەوە لە ڕۆژان و لە پاشێوانی دواتر لەگەڵ وێنەکان من بەجێتان هێڵم یان نەخێر خۆشم هەریەمەوە بەردەم کامێراکەی کاکەزانە ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە سارە. بەڵێ کاروان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس. بەردەوامە بین و لە هەولێر لە گەڕەکی تاجیل پامنێرمان دیاری شێخەمان لەگەڵە. بزانین لە هەولێر لە سلێمانی بینیمان کە تا ئەم کاتە قەرباڵوێکی زۆر لە شەقام و شوێنە تایبەتەکان هەیە. بزانین لە هەولێر خەڵک چەند لە دەرەوەیە و یەکەم شەو یان یەکەم ڕۆژ ئەتوانین بڵین خەڵکی هەولێر چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانەکە دیاری ئەم کاتت باش. بەڵێم کاتەی ئێوەش باش هاوشەوەی کە ئەوەی تۆ باست کرد لە شاری سلەیمانی بەڵێ لە هەولێری پایتەختیش خەڵکانێکی زۆر ئامادەکاریان کردووە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەوەی کە هەیە تاجیل تایبەتمەندێکی خۆی هەیە بۆ خەڵکی شاری هەولێر چکە لێرا کۆمەڵی خواردنی جۆرا و جۆر هەیە بۆیە خەڵکانێکی زۆر هاتوونەتە ئێرە بۆی یەکەم پاشێویان لە تعجیل بکەن من دەچمە لای کاسبکاران کەوە کاکە تۆ سڵاوت لێبێ هۆکاری چییە بەم شەوە ئێوە کار دەکەن گەلێک بخێر بێن سەرچاوە ڕەحمەت دەی با بێەوە و ئەم پیرۆزبای هەوتکەن خێراتنەوە ڕەمەزانە پیرۆز والله ئەم شولکن بۆ عالەمێ ئەم نانی پێوەدن و حتا ساعت سێمێ شولکن حتا دەمێ پاشی بێ ئێوە پێشتر لە ڕۆژە ئیشتان دەکرد و لەبەر ڕەمەزان کارەکە دەخسۆتە شەو بەێ بە ڕۆژمانیش دەکرد حتا ساعت هەشتێ شەو ئێستا ڕەمەزانە فەرقە ئێستا ساعت یازدە دەهێ شەویش دەکەن حتا ساعت سێ شەو لۆ باشی وێ لۆ ئێوارێ ساعت یەکێ نیورانی دەست پێ دەکەن حتا پێشی بانگدار زۆر زۆر سپاس بەڵێ ئەوان ئەمە بەنانی گەرمەوە تاجیل تایبەتمەندێکی جیاوازی هەیە بۆ خەڵکی شاری هەولێر چکە لێرە کۆمەڵێ گۆشتی باڵندەی جیاواز دەخڕی ئەوانەی کە دەبینرێت کۆمەڵە خەڵکانێکن کە هاتوون یەکەم پارشێوی خۆیان لێرە بکەن من دەچمە لای وەستاکە بزانم بۆ ئەم پارشێوە یەکەم پارشێوی ڕەمەزان لە هەولێری پایتەخت چیتان بۆ میوانەکانتان ئامادە کردووە هاوڵاتیان ئەوانەی کە خۆیان حازر کردووە تا چەندێ دێن ئەم شوێنە یەکەم زار بەخێر بێن سەر چاوان ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانە بەڵام لەبەرەوەی کە یەکەم ڕۆژ ئەم شەوە چۆلە لەبارەی خواردنەکانیش ئەو شەو بەس ئەومان هەیە کۆترە و گاپەرە و ڕیشۆڵەیە بەڵام ئیشاڵە لۆ بەیانی فرودمان دەبێ و سوسکەیە و مراوی تورکیە و مراوی چیویە و کۆترە و گاپەرە و فروجی کوردیە و بارکەی خۆمانە باشە ئەو کەسانی کە دەیانێ پارشێ بکەن حەزیان لەو خواردانەیە خەڵکانی تایبەتە دێنە ئێرە بالفعل بە خۆی چەند مشتێکمان هەیە بەس مانجی ڕەمەزانێت تەکلمان بەس مانجی بەڵام مشتری تکێمانیش هەیە هەر چار مانج بدەن سێ مانج زستان دێتن لەگەر مانجی ڕەمەزانێک یەکەم شەوی ڕەمەزان بلێن دێ هەتاکو شەوی عارفەی یعنی تقریبا 29 ڕۆژ نەکردمەیە پاشێوانی ڕەمەزان جیاوازە بازارەکەی ئێوە جیاوازە لە ڕۆژانی تر ئەو کاتانێکی ئێوە کاری ئاسایی خۆتان دەکەن بالفعل ینی جیاوازیش زۆری هەیە لەبەرەوە مانجی ڕەمەزان مەغریبان دەست بە خواردنی خۆمان فرۆشن دەکەین مەغریبان لەگەر بدەین فتاری هەتاکو پاشیوان بەڵام ڕۆژانی دیکە دوای عەسر دەست بە فرۆشتنێ دەکەین هەتاکو سەعات 12 شەو یەکی شەو دەستەکان خۆش من دەمێ بچمە لایەوە هاوڵاتیانی کە هاتوون دەیانەوێت یەکەم پاشێوی خۆیان لێرە بکەن من دەبینم ئێوە باڵندەیەکی جیاواز دەخۆن سەرتا سڵاوتان لێبێت بۆ پاشێو هاتوونەتە ئێرە تاجیل چیە گەێنێ بۆ ئێوە سەرەتا بەخرانتی کەناڵەکەتان دەکەم پیرۆزبایەکی گەرم لە مانجی ڕەمەزان لەگەشت موسڵمانانی جیان و بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی
ئەو مانگە ئینشاءڵڵا خێر و بەرەکەت دەبێت بۆ هەموو لایەک و یەکڕێزی و تەبایی بڵاو دەبێتەوە وەکو گەڕەکی تازیل گەڕەکێکی زۆر کۆنە هەولێر بە قەڵا و مینارە و بە تازیل مەشهورە شەوانەی ڕەمەزان لێرکوانە وەختە بڵێم گەنجەکان 150 لێرە کۆ دەبنەوە تازیل ویسکان بەناوبانگە بۆ لەگەڵ مانجی ڕەمەزانە زۆر ئاشنان خواردنی تایبەتی هەیە وەکو بڵێن سوسکە و کۆتر و کاک حاجی زیاد و کە مامۆستا ئەحمەد زۆر بەناوبانگن گەنجەکان زۆربەی لێرە کۆ دەبنەوە و پاشی و لێرە دەکەن و بە خواردنی وەکو بڵێن سروشتی دەستەکانە خۆش من دەستمەیەکێکی کە لای ئەمانە بەڕێستان پاشێوان دەکەن لێرە یعنی چی دەگەێنە ئێوە هاتوونەتە ئێرە وڵی من ئەو دووە میێوانن من حال زیادم مارب لەگە کاک حاجی ئەحمەد شریکم میێوانی منە و ئەوەی دێ 5 دەخەلەگە و دادەنیشم و 5 دەخەلە و لەبەرەوەی ئێمە زۆر لە مێژە لێرەینا ئەوجا خواردنەکانمان کەلتوریە تقریبان هەموو خەڵکەی ڕوو لەمە دەکا لە خوای بە زیاد بێت باشە دەستەکانە خۆش بەڵێ سارە ئەوەی کە بینیتان هاوشێوەی شار و شارچەکانی تر هاوڵاتیانی هەولێری پایتەخت خۆیان ئامادە کردووە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو پێشتریش ئاماژەم پێکرد لە تاعجیل جۆرە خواردنێکی تایبەت هەیە بە تایبەتی کۆتر و ڕیشۆڵە کەوانە چۆنەڵی مشتێکی تایبەتی خۆیان هەیە ئەوان دەیانەوێت یەکەم پاشێوی مانگی ڕەمەزانی پیرۆز بەم جۆرە خواردنانە بکەنەوە. بەڵێ دیاری شێخا لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ جارێکی تر گەڕێمەوە لای تۆ دکتۆر بەشیر ئەگەر بینەوە سەر بابەتەکە باسمان لە لێبوردەیی کرد بە گشتی لەم مانگە ئەوەی کە زۆر گرنگە لای خەڵک زۆر جارگیانی هاوکاریە بۆ نمونە ئەو کەسانی کە هەژارن ئێستا ژمارێکی زۆر ئاوارە لە کوردستان هەیە لە هەمان کاتیشدا خەڵکی بەهۆی ئەو قەیرانی کە هاتووە خەڵکێکی زۆر هەیە کە هەژارەیان نەبووە چەند گرنگە کە ڕەچاوی ئەوە بکرێت یان ئەو خەڵکانەی کە توانای داراییان باشە هاوکاری دەوروبەری خۆیان بکەن. ئەکیت یەک لە بنەما سەرچیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەیە کە مرۆڤ یارمەتی مرۆڤ بدا هەر مرۆڤێک بەقەدەر سوودی بۆ مرۆڤەکەی دیکە خی گەورە خۆشی لەوێ خی گەورە ڕەحمەت و لێبوردەی خۆی لێ نزیک دەکاتەوە لە فەرموویەکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆشەویستترین بەندە لای خی گەورە و مەقبولترین و نزیکترین کەس لەخوا ئەو کەسەیە کە دڵی خەڵک خۆش دەکا ئەو کەسەیە کە سوودی بۆ خەڵک هەبێ کە دەستی یارمەتی بۆ خەڵک درێژ بکە مرۆڤایەتی بەوە دەبێت کە تۆ مرۆڤێک ڕزگار بکەیت لە نەهامەتی و لە ناخۆشیەکەی و خۆشیێک بێخێنا و دڵی بۆیە ئێمە لێرەدا بەڕاستی ئاینەکەمان ئاینێکی مرۆڤانەیە ئاینێکی مرۆڤایەتیە هەتا ئینسان مرۆڤ نەبێ مسلمانیش نابێ کەواتە ڕۆحی مرۆڤایەتی ڕۆحی هاریکاری ڕۆحی هاوکاری لێبوردەیی بەرامبەر بە هەر مرۆڤێک مسلمان بێ یان غەیرە مسلمان بێ مرزی لا تۆ دەبێ یارمەتی مسلمانێک بدەیت حتا غەیرە مسلمانێکیش بێ حتا لەسەر بیر و باوەڕی تۆش نەبێ کە پێویستی بە یارمەتی تۆ هەبێ لەبەر ئەوەی مرۆڤە لەبەر ئەوەی هەمان خوا کە تۆی دروست کردووە ئەویشی دروست کردووە تۆ دەبێ یارمەتی بدەیت دەست یارمەتی بۆ درێژ بکەیت و ئەو مانگە مانجی ئەوەیە کە ئینسان کللتوری مرۆڤایەتی یان ڕۆح و گیانی مرۆڤایەتی لە خودی خۆیدا بەدی بێنێ بەوەی کە یارمەتی مرۆڤەکان بدا بە فەقیر و بە هەژار و بە تایبەت وەکو جەنابتان ئاماژەتان پێدا خەڵکێکی زۆر لە ئاوارە ئێستا لە هەرێمی کوردستانە خۆشببختانە ژمارەیەکی زۆریان گەڕاون و حاڵ و وەزئی خۆیان و ئومێد دەکەین کە ئەوانە دیکەشەوە بگەڕنەوە شار و وڵات و حاڵی خۆیان بەڵام تا ئێستا ژمارەیەکی زۆر و بەرچاویش ماون لە خێوەتگاکان لە خانووەکان لە شار لێرە و لەوێ بۆیە پێویستە خەڵکانێکی دەستڕۆیشت و خەڵکانێکی خواپێدا و بەقەدەر توانە یارمەتی ئەوانە بدەن هەم یارمەتی خەڵکی شاری خۆت هەم یارمەتی ئەوانیش بدەی کە لە نەهامەتیەک ڕزگاریان بکەیت. باشە دکتۆر من ویستم پرسیاری ئەوە بکەم لە سەرەتای بەرنامەکەش باسمان لەوە کرد کە ئێستا تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە تەنانەت لە ڕووی ئاینیشەوە سوودێکی زۆری لێوەرەگیرێت بۆ نمونە باس لە سۆشیال میدیا بکەین کە لە ماوەکانی ڕابردوو بۆ زۆر بواری با بڵێن نەگونجاویان ئازار بەخش بەکار هاتووە چ بۆ ئازاردانی خەڵکێک
چ بۆ شکاندنی یەکتر بوو بێت چەند گرنگە و کەسانی کە ئێستا تام کاتە بە خەبەرن لەسەر سوشال میدیایان بەڕێوەی ئەبن هەوڵ بن ئەو بابەتانە بڵاو بکەنەوە کە بە سوودن کە گیانی هاوکاری و لێبوردەیی زیادەکات لە ناو خەڵکە. ئێمە کە باسمان لەوە کرد مرۆڤ پێویستە چاکە کار بێ مرۆڤ پێویستە لەو مانگەدا خۆپارێز بێ لە کاری خراپ یەک لەو چاکانە ئەوەیە کە تو ئەم سوشال میدیانە بەکاربیێنی بۆ کاری چاک چونکە ئەمانە هەموو ئامێرێکی تەکنۆلۆژی بە تەکید دووسەرەیە ئەگەر بۆ باشە بەکاریبیێنی لە خۆی باشتر نییە ئەماگە بۆ خراپە بەکاریبیێنی چەکێکی خۆکوژ و خەڵک کوژە لەبەر ئەوە تو ئەم ئامێرانە هەمووی چ مۆبایلە چ ئینتەرنێتە چ فەیسبووکە هەموو سوشال میدیا بە شێوەیەکی گشتی دەکرێت بۆ شێوەی باش و بۆ شێوەی بڵاوکردنەوەی ئامۆژگاری بۆ شێوەی سەلامکردن لە یەکدی بۆ شێوەی تعارف و یەکتر ناسین بۆ شێوەی بڵاوکردنەوەی بابەتی بە سوودی نیشتیمانی و زانیاری و وەرزشی و هونەری ئەمانە بڵاو بکەیتەوە و هەروەها خراپ بەکارهێنانی ئەمانە هیچ فەرقی نییە بگرە خراپتریشە لە خراپ بەکارهێنانی زمانی خۆت تۆ ئەگەر ڕاستەوخۆ لەگەڵ کەسێک خراپی جوێنێکی پێ بدەیت ئەمە لەوانەیە ئەو مرۆڤە تەنها هەست بەو ئازارە دەکات بەڵام ئەگەر لە سوشیال میدیا گوێ نەکرد پێدا قسێکی خراپی گوت بە ملیۆنەها کەس ئەمە دەبینێ جگەلەوەی کە خۆی ئەزەتی پێدەخوا خەڵکانی دیکەش ئەمە دەبینێت کەواتەمە تەشیر و ناوزڕاندنیشی لەگەڵە لەبەر ئەوە تاوانی خراپ بەکارهێنانی سوشیال میدیا زۆر گەورەترە لەوەی کە ئینسان تاوانەکە ڕاستەوخۆ بەرامبەر بە کەسێک بکات پێویستە ئەمە ئاگادار بین لەوە بە تایبەتی گەنجەکانمان کوڕەکانمان کچەکانمان ئەمانە نیعمەتی خوان بەڕاستی هەموو بەرهەمەکانی زانست و تەکنۆلۆژیا نیعمەتی خوان لەبەرەوەی گەورەترین نیعمەتی خوا عەقڵی مرۆڤە بیری مرۆڤە عەقڵی مرۆڤش ئەوانەی بەرهەمهێناوە بۆ خۆشگوزەرانی تۆ باشە دکتۆر بەر لەوەی بچینە لای پامنێرانمان باست لەوە کرد کە چاوان بەرامبەر بە کەسێک لەوە گەورەترەکە لەگەڵ خوا ئەکرێت چونکە لێگومان کەواتە ئەو کەسی کە بەو شێوازە یان لە سوشیال میدیاوە کە زۆرجار کەسیش نازانێت کێ یان ئەو کەسە بینی بێتاوانەوە بە شێوازێکی تر باسەکرێ و قسەی لەسەرەکرێ و ئەشکێنرێتەوە ئەو تاوانە چۆن هەژمارەکرێت چونکە ڕەنگە لە پێشتردا زۆر باس لەوە نەکراوێ بەڵام ئێستا ئەم سەردەمە بە پێ و گۆڕانکاریانە تاوانی ئەو کەسە چییە؟ بێگومان وەکو گوتم ئەم تاوانە هەم بریندارکردنی کەسەکەیە و هەم ناوزڕاندنیەتی چەند کەس ئەم تاوانەی بینیوە بەقەد ئەوەندە گوناه بۆ ئەم کابرایە بۆ ئەو کەسی کە ئەم تاوانەی ئەنجامداوە لەبەر ئەوەی تۆ ئابووری ئەو کەسەت بر لای ئەو هەموو کەسانە ئەو هەموو خەڵکە بۆیە تاوانەکە زۆر لەوە گەورەترە و لەبەر ئەوە پێویستە تۆ ئەگەر داوای لێبوردنیش لەو کابرایە بکەیت لەوەی کە تۆ تاوانەکە بەرامبەر کردووە بەڵام چی لەو هەموو خەڵکە دەکەیت کە ئەو تاوانیان بینیوە چۆن دەچی لە زیهنی ئەوان لە بێشکی ئەوان لە بەرچاوی ئەوان ڕەشی دەکەیتەوە ناتوانی کە نەتوانی کەواتە ئەم تاوانە بەردەوام دەبێت بۆیە تاوانێک بەرامبەر بە خەڵک بە کەسێک بیکەین زۆر گەورەترە لەوەی کە تاوانێک بەرامبەر بینی خۆت و بینی خوا بکەیت بۆیە خوای گەورە ئەو تاوانەی کە تۆ بە خۆت کردوتەوە و پەیوەندی بە خۆتەوە هەیە ئەزەتی کەسی دیکەت نەداوە بەڵام حرامێکە گوناهەکە کردوتە ئەمە خوای گەورە دەکرێت لێ خۆش بێ یغفر لمن یشاء ويعذب من يشاء خوا لەوانەیە لێی خۆش بێ بەڵام وەکو باسمان کە تۆ ئەگەر تاوانەکە بەرامبەر بە کەسێک بێ خوای گەورە لێت خۆش نابێت تا ئەو کەسە گردنت ئازاد نەکا تا نەچی لای ئەو بۆ خۆت پاکانە بکەیت داوای لێبوردن بکەیت کولتوری داوایکردنی داوای لێبوردنیش کولتورێکی زۆر گەورەیە یعنی ئینسان نابێت قەت لەوە شەرم بکە خۆی بە گەورە بزانێت لەوەی کە داوای لێبوردن نەکەم لە یەکەچی دیکە چونکە ئەمە دڵەکان نرم دەکاوە پەیوەندی کۆمەڵایەتی ڕێک دەکاتەوە. دکتۆر بەشیر خەلیل حەداد پێشمێژ و تاریخی خوێن سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریتان. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان ژنان و پیاوانی ئێران بەگشتی کار و چالاکیەکانی خۆیان دەخەنە خزمەتی مزگەوتەکان لە ڕووی پاکردنەوە و هەروەها ئەو ئامادەکاریانەی کە بۆ مەراسیمە تایبەتەکانی ئەم مانگە دەکرێت پێکەوە چەند زانیارێکی گرنگ تایبەت بە کاری ئەم کەسە خۆبەخشانە دەبین. دەڵێن ڕەمەزان مانگی میوانداری خوایە و مزگەوتی شماڵی خوایە هەر بۆیە لە زۆربەی شارە شیعەنشینەکانی ئێران وەک نەریتێک ماڵی خوا بۆ مانگی میوانداری خوا خاوێن دەکرێتەوە ئەم نەریتە
کە بە ناوی تۆز سڕینەوەی مزگەوتەکان ناسراوە لەلایەن کەسانی خۆبەخش یا ئەندامانی تەکیەکانی سەر بەو مزگەوتانەوە بەڕێوە دەچێت. هەموو شوێنێکی مزگەوتەکە لە دەرگا و پەنجەرەوە تا فەرش و مافور و کتێبخانە و دار و دیواری بە جوانی خاوێن دەکرێتەوە و بۆ بەشداری ئیمانداران لە ڕێوڕسمەکانی ڕەمەزاندا گوڵاوپژێن دەکرێت و ئامادە دەکرێت. به مناسبت فرارسیدن ماه مبارک رمضان که بە بۆنەی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە هاتوین بۆ ئەو مزگەوتانە کە پەرستگا و شوێنی نزا و پاڕانەوە ئیماندارانە خاوێنی دەکەینەوە و تۆزی لێ دەسڕین بۆ ئەوەی شوێنەکە بۆ عیبادەتی ئیمانداران ئامادە بکرێت. محیط برای عبادت و عرض به خدمت طاعت مؤمنین آماده بشه. تۆسڕینەوەی مزگەوتەکان تەنیا کاری پیاوان نییە و ئافرەتانیش چالاکانە تێیدا بەشدار دەبن. ژنان بە گوێرەی شارەزایی زیاتریان لە خاوێنکردنەوەی شوێنەکە ئەرکێکی گرنگتر لە پیاوانیان لە ئاستۆیە. پێش هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان هەمومان خۆمان ئامادە دەکەین بۆ ئەو مانگەی کە مانگی میوانداری خوا و مانگی نزا و پاڕانەوەیە. لە ناوڕاستی ڕەمەزانیش بەو لاوە هەندێک بۆنە و ڕێوڕسمی تایبەتمان هەیە و دەبێ مزگەوت بۆ ئەم بۆنانە ئامادە بکرێت. بە گوێرەی باوەڕی موسڵمانان نوێشکردن لە مزگەوت خێری زۆر زیاترە لە نوێشکردن لە شوێنەکانی دیکە. ئەم خێرە بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا چەند قات زیاد دەکات. لە مانگی ڕەمەزاندا هاتوچۆی خەڵک بۆ مزگەوتەکان زۆر زیاتر لە مانگەکانی دیکەیە و مزگەوتەکان قەرەباڵغیەکی زۆریان پێوە دیار دەبێت و ئەمەش پێویستی خاوێنکردنەوەی مزگەوتەکان زیاتر دەردەخات. بەڵێ ئەوەی بینیمان ئەو کەسانەی کە کاری خۆبەخشیەکەن لە هەر بوارێکدا بێت بێگومان هەم خزمەتکردنە بە مرۆڤایەتی و هەمیش ئاسوودەکردنی وجدانی خۆیانە بۆ هیوای کە لەم مانگە کار و چالاکیە خۆبەخشەکان یان ئەوانەی خزمەت بە کۆمەڵگاکەن زیاتر بێت. ئەچینە تەوەرێکی دیکەی پاشیف وەکو لە سەرەتاش ئاماژەمان بۆ کرد کە پاشیف چەندین بڕگە و بابەتی جیاواز لە خۆگرێت و چەند تەوەرێکی دیاریکراویشمان هەیە و ئەچینە تەوەری هوەری بۆ ئەم شەو میوانداری یەکێک لە کەسایەتیە هوەریەکانمان کردووە کە ماوەی ساڵانێکی زۆر خزمەتی بە بواری هوەری کردووە. جیاواز لەو کارانەی کە کردوێتی ئێمە هەوڵەدەین لەم بەرنامەوە بەشێک لە بەسەرهاتی ژیانی و ئەو ساڵانەی تەمەنی کە وەک ئەزمونێکی گەورە بەڕێ کردووە و ئەو جیاوازی کە لە ڕەمەزانانی پێشووتر هەبووە لەگەڵ ئەمەی ئێستا چییە لەگەڵ باسکردن لە چەند بەسەرهاتێکی خۆش لەگەڵ ئەو هونەرمەندا کە بە قسە خۆشەکانی لە ناو خەڵکدا ناسراوە ئەویش هونەرمەند ئیبراهیم حەکیم لەگەڵ ئێمە ئامادەیە. کاک ئیبراهیم زۆر بەخێربێی نازان بڵێم شەو باش ڕۆژ باش پاشی و باش پاشە و باش زۆر بەخێربێ. ئەمیش زۆر سپاسی جەنابتانەکەم و من تو بە خێرات نێمنت کرد ئەمیش بە خێراتنی ئەو مانگە پیرۆزەیەکەم ئەو مانگە خۆشەویستەیەکەم کە شەیتانەکان دەویان بەسترایە کە خۆشی و شادی و کامەرانی ئەکەویتە ناو خێزانەکان هێواران ئەو سفرە ئەڕازێتەوە کاکە ئێرە ئەو لای ئەوجا ئەو مریشکە نازدارە ئەو گۆشتا ئەو باویە ئەو لەسەر ئەو برنجەی کوردیەی ئەوزا کاکە هەموو هێواران جێژنەیە هەموو هێواران وشی بانجی گوتی ئەڵڵاهو ئەکبەر جێژنەیە چونکە ئەو عائیلە هەمووی پێکەوە خڕەبیتەوە ئینشاءڵڵا کە ئەمە و عائیلانە هەمووی پێکەوە لەناو ئەو مارانە خڕەبینەوە بە تەبایی و بە خۆشەویستی و بە پێکەنین و بە تاعەت و بە تەراویح و بە نوێشکردن و هیوادارم حزبە کوردیەکانیش هەمووی پێکەوە لەو مانگەی کۆ ببنەوە لۆ ئەوەی بتوانین مافی کورد لەو کوردستانەی بچەسپینن. کاک ئیبراهیم ئەگەر بین بە جیاوازی باس بکەین ڕەمەزانەکانی پێشووتر لەگەڵ ئەمەی ئێستا جیاوازی چییە؟ جاران خەڵک چۆن ڕەمەزانی بەڕێ کرد ئێستا چۆن پێشوازیەکرێ بۆ نمونە کە ئێستا یەکەم شەوە جاران یەکەم شەوی ڕەمەزان چۆن بوو لای خەڵک؟ جاران هەر ئێستا کو ئەیبینی جاران باشتریش بوو جاران لەبەر ئەوەی خەرک و هەچاوچنۆک نەبوو خەرک بڕۆحم بوو خەرک بە بەزەیی بوو جاران کە ڕەمەزانە هات ئەتو هێواران دانیشتی لە ناو مارێ خۆت نەتەزانی چی هە خواردنێت تووە
یعنی پێشەش نەوع خواردن لەسەر ئەو سفرەی ڕێزە بوو مەجبورە بووین ئەمە لە داشی خۆمان پرسیینەرێ ئەودا ئەوە چی ئێمەیە خواردنانە ئێستا لەبەر ئەوەی جیران هەبوو لە یەکدیان دەینا ڕحم هەبوو بەزەیی هەبوو خۆشەویستی هەبوو پاشیانجی پاشی تەراویح و چتیوە خەرکەکە کە ئەچوو تەراویح و پاشی ئەچوونە سینی سنیانێ هەبوو وەختی خۆی لە ئەوەی ئەوجا فەریق هەبوون فەریقی لە کەرکووچێ ئاهات لۆ ئێرە لێرە ئەچۆ کەرکووچێ ئەو یادگاریە خۆشی کە تۆ لە بیرە ماوە هەر لە مناڵیەوە تا ئێستا لە ڕەمەزانە بیرتەکەوێتەوە ئەڵێ ئەو کاتە ئەو شتە هەبوو زۆر خۆش بوو ئەو یاریەیان ئەو دانیشتنەیان ئەو شێوازە شەوان خەرکەکە ئەوانەی کە مەسەلەن تەراویح و نوێژی خۆیان دەکرد پاشی ئەچوونە سنی سنیانەی هەبوو لە گازینۆیەکان لە تعجیل لە لەیالی لە تەیراوەی جەماعەتی کەرکووچێ ئەهاتن هابا مشکۆ ئەو فرقەی مۆسیقە و کامل دانیشت ئەوجا قۆریات و باشە ئەو یاریە لێرەش هەیە بەس بۆچی زیاتر بەسەر کەرکووکە با بڵێن ڕەنگیاوەتەوە یان لەوێ زۆرتر زەقە لێرەش ئەسڵەن هەر لێرەش چۆن لە کەرکووکەی لێرەش هەیە ئەو سنی سنیانێ ئەوجا ئەبیتە قۆریات و ئەبیتە یعنی ئەو گۆرانی گۆتنەوە هەرا ئەوجا کە تەوزیعەکرێ ئەو تکە و کەباب و ئەوە مەسەلەن ئەهات وەختی خۆی هابە ئەهات لێرە لەیالی ئەوەیە کرد سنی سنیانێ ئێزا حەفلەیانە کرد کە ئەبۆ ئیستراحەت و ئەوە ئەبۆ چەپلە لێدان و گۆرانی گۆتن ئەوجا هابە دەگەر مشکۆی ئەوجا بە تورکی و بە کوردی قۆریات و چووی پێشتر ئامادەیت هەبووە لەو شوێنە ئامادەیم هەبووە دیکۆ ئێستا من لە حەفتایەکان بەس ئێستا وەڵڵاهی ئەمن ئامادەیم لەبەرەوەی ئێستا وچی جاران نییە جاران خۆشتر بوو لە ئەوانەی لە عمرێ مەبوون مەسەلەن ئەمە عمرنان هەنجی گەنج بووین و هەنجی ئەوە بووین و کە ئەچوین زەوقەی خۆشی نەکرد بەرام ئێستا زیاتر شەوێ بە تاعەت و بە عیبادەت و ئەو شتانە خەریشین بەرام خۆشیەکەی لەوەیدایە ڕەمەزان یعنی ئیمتیحانەکە لۆ ئینسانی ئیمتیحانەکە لۆ ئەو کەسانەی چونکە ئەوەی کە بە ڕۆژی ئەبیتن دەبی ئەوەلان دەستی بە ڕۆژی بیت نابی پارەی حرام وەربگری چاوی بە ڕۆژی بیتن نابی نەزەری بکە زمانی بە ڕۆژی بی نابی غەیبەتی بکە نابی فتنەی بکە زمانی لۆ ئەوەی بگەڕێ کە تەبایی و ئەوە بیتن ئەگە پیاو بە ڕۆژی بیتن نابی لەسەر ژنێ خۆ لەسەر مندانەکان هاوار بکە ئەوە هەمووی قیاسە زەلام هەیە بە ڕۆژیەکە کە پێرەی ئەچی تۆمارێ غەزەب لە دوو چاویە باری هەر لە ماڵەوە نا زۆرجار لە دەرەوە شەڕ ئەبێ ئەڵێن ئەوە بە ڕۆژوو بۆ بۆیە بۆ نمونە لە ناو بازار لە شوێنە گشتیەکان ئینسانی متەقی ئینسانی کە خۆی بە بسلمان بزانیتن ئەگەر ئێکە شەڕی پێفرۆشت برێ بابە ئەمن بەڕۆژیمە حوارەی خوای بی ئەمن ئێستاوە لە لێشمدا ئەمن لێت نادەم لەبەر ئەوەی شەیتان ئێستا بەسترایتەوە زمانی بەسترایتەوە ڕەمەزانان دەرکەی جەهەنەمێ قەپاتە بیت ئەوە بە ئەمری خوای تەبارەک و تەعالایە شەیتانەکان و ئەوانە لەغاو ئەکرێن مەسەلەن ئێستا لۆ زکات ئەو زکاتە عەزیمە لە ڕەمەزانانە لەبەر ئەوەی ئەگەر بێت و ئەو دەورەمەندانە کە هەمووی پێکەوە ئەو زکاتەی بدەن فەقیر نامینیتن هەموو خەرکەک تێرەبی لۆ چ ئێستا مەسەلەن بە ڕۆژی بوون هەیە لۆ ئەوەی دەورەمەندەکانیش کە بە ڕۆژی ئەبن زجیان برسی ئەبیتن هەست بکەن کە ئەوەی فەقیرەکەیە هەموو وەختێکی برسیە ئەو ئێستا برسیە هەمووی خۆی هەیە ڕەمەزان یعنی عادەت و تەقالید و خوا بەخۆی زانی و داینایە ئەو ڕەمەزان لەبەر هەندێ بەخۆی لە ئاسمانەکان دێتە خوارێ لە حەفت ئاسمانەکان دێتە خوارێ دێتە ئاسمانی یەکەمین پاشی ئێکی شەوێ دوی شەوێ خەرکەکە کە مناجاتی ئەو خودایەکە بەخۆ جێی لێەوە بەخۆی ئەوەی بە دربیتن بە ئاعتیقادێکی تەواو بیتن ئەوە ئینشاء الله خوا لێمان قبولەکەت و ئەومانەکە ئەگەر بینە سەر باسی
هوەر بکەیت جاران دراما هەبوو ڕەمەزانان ئیتر خەڵک چاوەڕێ ڕەمەزانیا کرد بۆی دراما ببینێت ئێستا چی هەیە خەڵک سێری بکە والله ئێستا لەبەر ئەو مەسلەی ئەو قەیران و ئەو وەزعی تەلەڤیزیۆنەکان ئێستا دراما نییە و یعنی هونەرمەندی کورد هەمووی یعنی بێ ئیشە و هەمووی بێ ئەوەیە و دومینی شانی ئەو تەلەڤیزیۆنە محەلیانە کە دانراینە ئەو مسلسلاتی تورکی و ئەو مسلسلاتی دیکە دیدن کە دەگەر عادەت و تەقالید و ئەوێمە ناگونجێ بەڕاستی بەرام چێ لێ بەرپرسیارە یعنی ئەو کەس لێ بەرپرسیارە کە چشتی بەدەستە یعنی مەفروزە ئەمە هونەر یعنی ئەگەر چوێت وڵاتێکی ئەگەر تەماشت کرد هونەرەکەیان زۆر وە پێشکەتی ئەو ملەتەوە پێشکەتیە ئەگە هونەریان وە پێش نەکەدویتن ئەو ملەتەوە پاشکەتیە یعنی ئەمە ئەو فترەی کە چەند ڕەمەزانەکە لەبەر ئەو وەزع قەیران و ئەو داعش و ئەو خیانەت و خیانەتکاریانە نەمانتوانی کە ینی بەڕاستی درامایەکان درامای بکەینەوە پێشی ئەو قەیران و ئەو شتێ ئەمە هەموو مسلسلاتن ئەکرد و مسلسلاتی مەموزین مەمی ئالان کە بەخۆم مدیری ئینتازی ئیشەکەی بووم دەگە ناسر حەسەنی ئەو مسلسلاتی دیکە هەبوون لە تەلەڤیزیۆنی نەورۆز بەس ئێستا ئەمە تەلەڤیزیۆنێک نییە حکومەتی بیتن کامە بتوانین درامای تێقدین باس لە بابەتە گشتەکان بکەین لەوانەیە تۆزێ بۆ ئەم کاتێ ئێستا ناخۆش بێ بۆ گۆڕانکاریانەی کە ڕوویە لە ماوەیە چەند ساڵی ڕاب بێنە سەر تایبەتمەندیەکانی تۆ بۆ نمونە لە ڕەمەزانە ئەو خواردانەی خۆی چییە لە پارشێوە لە بەربانگە واللهی ئەمان هێواران دەبی نیسک هەبیتن نیسک خۆشە قەسب هەبیتن لەبەر ئەوەی ئەو سنەتە ئەگەر نیسک نەبوو هیچ ناڵێ ئەگەر نیسک نەبوو قسە ناکەی نانا خۆی ئیدیکە ئێستامە سمەینێ لۆ نێوڕانێ لۆ مەغریبێ دامان نایە شێخ مەحشی بکەین ئەوەل ڕۆژ شێخ مەحشێ لە بارێمە شێخ مەحشێ هەموو ساڵێک هەموو سارێک شێخ مەحشێ ئەوجا جوان ئەو کردووە ئەو گۆشتەی دەنەوە نین کاکە ئەو زەبوون بەرات ئەو ماساوی سەر بە کەف وچی و هەلێدەی باشە خەڵک ئێستا توانێت نان بخواگینا لە کاتی برسێتی یا باسیکەی زۆر ئێستا لە بەرەندێ بەحسەکەین ئێستا خەرکەکەەوە لە مارێ جارێ ئەتوانی تر بچینانەکەی بخوا یعنی زۆر خۆشە ئەمن خواردنێ من وڵی مفەزەڵ ئەمن حەزم لە برنج و گۆشت و ئەو شتانەیە ئەگەر دۆرمەش هەبی دۆرمەی باشی بە پەلکەمێوی ئەوجا بنەوەی گزە و بزەی تێ بکەی زۆر خۆشە هێواران لە تەنیشداشێ مندان ئاژدانیشی ئەوزا هوردە هوردە مەسەلەن ئەوانە پیا و ژنی قەدیم دەکە یەکدی بڕۆکە بەڕحمترن تێکەی ئەوزا مەسەلەن ئەگەر ئەو ڕۆژی قۆزی بیتن ئەوە بیتن ئەو پارچە کیلۆوی داوێ ئەو پارچە کیلۆوی داوێ ئێزا کوڕەکان یان کچەکان بابا ئەوە چیە دیارە ئەمە لە دڵدا چینە بەڵێ ئەگەڕێمەوە لات کاک ئیبراهیم ئەچینە لای پەیامنێرانمان لە زاخۆوە ئیسلام لەگەڵمان ئەبێت لە دهۆکیش مەسعود محەممەد لەگەڵمانە بێت سەرەتا چینە زاخۆ بزانین ڕەمەزان یان یەکەم شەوی ڕەمەزان لەوێ چۆن پێشوازی لێ ئەکرێت ئیسلام ئەم کاتت باش پێمان بڵێ تۆ لەکوێی ئێستا و خەڵک ئێستا چه ئامادەکاریەکەکەن یان لە زاخۆ ڕەمەزان چۆن پێشوازی لێ ئەکرێت بەێ سەڕە دەمێوەش باش بتن دیارە هەفشێوەی هەمی دەڤرن دیێن زاخۆ زاخۆژی بازارڕێکێ تایبەت هەیە و دشەڤ ڕۆژانداڤەکیری ئەوژی بازارڕێ سەیدای ساڵح یوسفە ئەمنها لە ناوە بازارە ساڵح یوسفینە و هەلبەتە یەکەم شەڤە ڕەمەزانێ بڕاستیژی شەڤەکە جیاوازە ئەو تایبەتمەندیên ku di meha Remezanê de hene vê şevê ve diyarin yanî bazar heta niha vekiriye ku demjimêr dûyî şevêye xelek berheviyên paşî vê dikitin nanî dikirin spiyatiyan dikirin mastî dikirin em bînin li vêrê jî ji xwe ev bazar bi fetûyî navo denge li vê dirê bazaran taybet li ser navê fetûyî hene ku yek ji danemrên vî bazarî biyanî caran خلک هبویه پوست جوالاتین بیانیان هنارتینه لسر ناوی که هنده نافدار بیاد وی بازاری دا الویره یعنی کومکا جحیلان هینه که واناجی
البر درگه خارنگه دیاره وکی جاده تایبدن هولیر و سلیمانی و سهولکه و وان بازارا خلق اجدر و خارنا باشی و دخون گلک جوان جینها لپشم دیارن البردریه نان خانه نانی دکرن بو باشی و اس هندگه پرسیارش وانا بکم سارا کو اوان چاوت ایکم شف دا پیشوازیل و مها پیروز کلیه کو مها رمضانه حجی تو چانی باشه صابن سرچوار ممنون بزانن وی بازاری زاخو دا همی رمضان تایبتمندی خواهنه بو ایکم شوا رمضانه و چا بر هوین خواه کرنه خلق چاوات دو یک سالم بودی یعنی شوه پاشی ویل بازار تخون خود اره والله پیشکی بخیرات نواد کن خود وک وی بازاری اب بازار هنیز شب و روزه اما بخوش عوالی و رفسی که هنیز شب و روز شولت کتن و پاشی و فراوین و همه وقت الویر خلق گلک خوش دیده واندرا وقت دیشتود بینی همه پاشی بیت خونو رمضان دا بازار چایه تا گوتی وان دروژا گلک جمجولا بازار لوینا بازار زیده رمضان فرقه رمضان روزه دی فرقه راسته خلقت این نون فرنه الویری هاین مطعم الویری هاین و تایبت قلیا فتو یا هایو چایخانه فتو یا الویری بصبره گلک چند خلق وگی خدا خارنگه هایی این ویدری چند خلق قصدا خارنگه هات که بو خارنا باشی ویل زاخو خودت این خوش نه این راستی بخواد تمامی بس این گلک خوش تنم واق نکات توی مد بینم همه پیک ویل رشتی نخوره باشی وید خون تایبت فطاره گلکتن خارنگاه ما وکیلی اجبو فطارش وکیلیه زور سپاس بودش برکو تا گوتو گل منا خو از دیک بسیارش تکم ایکم شوت چت خویت و چاد گل وی پاشی و جدر و راحتی پتر حاجه کرنا خارنه تجبوش در و هيا یا مال بو پاشی خود جدر و خوشتره خاصتا تایبتی زلاطه و موافق گل ایک گوچی تو ویجت گره داکو تهنی نبی تهنی نبی مقلوش گل نبی زور سپاس بود بس هر آخفت دست خوش بود سپاس بله سارا از هندک حواله دیتری ورگرم بزانم عافیت بجار خارنا گل خیرات ممنون رحمت الله ان شاء الله وقت زاخو گنجت زاخو خلق زاخو یکم شوا بجن رمضان چاب روت شتنین الویدری خارنا پاشی وش در و چند جوگی جداتره والله ام بشکل سپاسیات گل خیرات تلویزیون 24 خود هم شبانه تقاصد بورینین یت رمضانه اول شبا کی هم خیراتناش هیوا رمضان کین کو هم معزومت حجی مدینه بسمای عزیز و هم شاف وصاد بورینین و شبانه تقاصد رمضانه بله شی کام هم شبا اما گیم چین حتی گیم مال امام الویل باشی وقت خوینو بله بازار دی زاخو هنه کو تایبت بنفشوی و حسابکری ان تنسیکا صالح یوسفیه والله اف سیکا یا شبا بله عبابتنی یا شبا یا سیکا زاخو یا شب دور صالح یوسفیه بله یا برنیاس بله عافیت بخارنا و سراس یک دو حواله دی جوار گرم دیاره او گنجن کو زیادتر ناخوازم باخون مدویتوی ترساوانا نهیلم او باخون انتش یک شوان کسبی کو تا گوتی منم رمضان هذا پیروز بتن خارنا و عافیت بتن تو چاود بینش در و خارنت پاشی باشه روزا گلک و خوشه و ما بو همي هبولت ما كوم من فيري خيرات نواجد كان سات شباب تفيز فستاني چاود بینی نه رمضان از فستان گله خوشه والله خودش تر دست خوش من زور سپاس میوانه که می باکور های سارا کو اوج الویدری یعنی خلک باطمانه تو پیامکش بو خیزانش بو مالبات الباطمانه بشینی یعنی المردینه ببوره المردینه قالوا المردين جو صد شفاده هن باشي واش درفت خون يان ويرد قال ويرد شو فر باشترى انو هات منيزي كدمه بويا از لفرم خديجه حجي رازي با الباوي ما انساني فر پر باشه كرمانجي ما باشه ان شاء الله بيبلو درباس ببا چه پیامکاتش بو خزانهش بو مالبات یعنی رمضان دویره تو بینه کو اف شوایه کمه چه جداهیه که بازار روی تدگل باکور کردستان وانا دید مردینه انا عزيز تشكي بيجم از فديدكم زمانه تبشكي افهمناكم مگو چه جداهیه شوین رمضان يعني اف شفكه كو ام تيدانن ديال اي باكور هنا ديال اي مردين هنا المردين خليك تشا شفا درباز باكور مانجه ما هي المردين هي اللي ديار بكر هي لواني هي لفر باشترى اما لبيدر بلو تشكيتنا لفر باشترى
باشا قهوالتیا و جعافیت بجانی ترا زور سپاس ولی سارا بوی آواینه پاشیوت زاخو البته شوا یکم جبراستی چنده که بازار سستوخاوه لی شویم پاشتر دوم و سیم و ایدی حتا بر بنیوه و دماهی رمضان وچه اف بازار اجبوی خارنه اجبو قصد کرنه خلکی اجبوی پارشی و اجبوی برهویان بلکو سپیاتی و همی پیداویستین پارشی والیانه گرمو گرتر دبت و خلق زێداتر قەستا وی بازاڕیت کرد. ئیسلام یوسف لە زاخۆوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. ئەچینە دهۆک و مەسعود محەممەد پامێرمان لەگەڵمانە مەسعود ئەو دیمەنانەی لە پشتی تۆ ئێمە بینین جادەکانی دهۆک چۆڵە یان خەڵک لە دەرەوە نییە وەکو شارەکانی دیکە یان لە شوێنێکی کە تۆ ئەو شوێنە چۆڵە. بله سارال دست پیکی ماه رمضان همی مسلمان کردستان جهان پیروز بیتن دیارک و باجر دوک یعنی شپیشیات دنا ماه رمضان جی یعنی حتی دم جمرنه شف بازاری وکیلیش نهیوه و پرانی یعنی دکان و بازارات هنه داخستنه طایبتی نکته کانی دم جمر دوجی درباز بویا دوی شوه هرچنده صبح یعنی کو روزه کیا رمضان پیروزه بازار تمامی هات یاد خستنه یعنی اکند بینن واندیمان اندا اول سنتر بازاریه سنتر بازاریه کل وره قربالغی هری زده و بازار دو کل وجهیه لتنو کدا همو دکان گرتینه بازار یعنی تمامی هات یاد خستنه روزان دست پیکین ماه رمضان در روزایی که حتی روزا دهجی یعنی وی آوایی بازاری بردام یعنی وسا بازاری بدای خستیه طیبتی دمجمر 12 لهدی هدی دما کش ده روزنه که در باز بن هدی بازار تفکرنه حتی طیبتی بازار روزن داویه دا طیبتی ده روزن دماهی که دا یعنی قربالغی روزه جبر کو خلق پروژه و روزن رمضان اجدار کو دریجن ویدامی دا طیبتی دنیا گرمه خلق زتر المالات خود مینیتن نویتن حتی پیش نیورو جرات بیتن فطار خود کن و پاش قسطا بازاری کن جبر ویژه یک کند بینن یعنی بازار دو که در نکات اب تمامی دای خستیه لیت پیش بینی کردن چند روزن بیتن دا هدی و که من آماجه بکری یعنی روش بازاری برای باشتری و چطور خلق شویدی قسطا بازاری بکن جبر کد اف سال دا جدا سال در بازبوی طیبتی پار سال دیار کد ماه رمضان دا پلا گرمی گله کابلن بو خلق زتر شوی قسطا بازاری کرد لیت نو که دا دم است دا سقاجی گله که ساره یعنی تروجه گله جرا روزانه باران باریتن اجبر ورنگ و کس پار سال یعنی کارت کردن که وسانه کتن لهرچنه بیتن ده روزنه که دام کودار باز من هدیه یعنی روش بازاری بشوی باش لیتن و پتر خلق بشوی قسطا بازاری کتن ولا قلم بوي سباس بەڵێ ئەگەڕینەوە لای تۆ کاک ئیبراهیم من ویستم پرسیاری ئەوەش بکەم ئێستا کە گەڕایتەوە فریای نان خواردنەکەوی وانە بە خودای بەشێ چایەکێ منی ئینشاءالله ئەچایەکە هەبیتن کە هاتی چ خوارد ئەمن وچی هاتم عینەن چووم ناویسیە شیشەکی ئەوەم خوارد کەبابی مریشی گوتم نەوە بۆ بەڕانەگەم بە چام نەخواردیە ئینشاءالله بە چایەکەی ڕائگەین و هیوادارم یعنی ئەو هەموو شەوێک هەر ئەوە خۆیان ئەم شەو لەبەر بەرنامەکەی ئێمە والله من هەموو شەوێ ئەچەم نانی دەینم نانی گەرم جوان ئەو تا هێوارێ مەسەلەن ئەو شیوە من بخۆم ئەو شیوەی ئەمینی تۆ هێوارێ زیاتر حەزی لە نانی ئێوارە شیوەکە کە ئەمینی تۆ ئەمن گەرمەکەینەوە ئەمن حەزم لێیە بەرام ئینە دیکە هەندێک ماستیە خۆن هەندێک سەرتویە خۆن هەندێک قەیماغیە خۆن ئەو شتانەیە شەوان ئینسان کە ئەوەی بیتن نابی ینی زۆر بخواتن لە پاشیوان لەبەر ئەوەی معیدەی ئەترشێتون و لۆ سبەینێ ینی وەزعی ئەوەی تێکەچیتن ینی بەرام ئەگەر شتێکی خەفی بخۆی باشترە هەیە برسیە بێت نوێ بێ والله ئێجا ئەو جا ئینسان نەبێزانام تۆ چییە جێبدە من ئینسان ئەگەر شتێک بی بزانی مەسەلەن لۆ خوای خۆتە لۆ ئەوەی بەهشتت بەنسیبی یان دەگە خوای خۆ پیا و بە هەنجەت نەبیتن ئەتوانی ڕۆژەکەی بکری بەنام هەیە مەسەلەن ئەرێ من نەخۆشم نەخۆش نییە خۆ نەخۆشەکە ئەوجا ئەوە ئینسان بە ئینسان ئەگۆڕێتن دووەمینیش ینی من وەک هونەرمەندێک پێم خۆشە پەیامێکی خۆم برێم
ئەو کەسانەی کە شەوێ ئەچنە تەراویحان یعنی ئەچن لۆ ئەوەی کە ئیتاعەت بکەن و خوا لێتان قبول بکە بەڵام کە سبەی نەداهات یعنی لەناو بازاڕەکان قۆری خەرچی نەبڕن مریشی گران نەکەن خواردنی گران نەکەن لەبەر ئەوەی قبر هەیە قیامەت هەیە ئەتو لەوێن دەرێ بە ڕۆژی بی و بچی تشتی لەسەر مسلمانی گران کەی و ئەو خواردنە و ئەو ئینسان فەقیر مریشکەکە هەیە مریشکەکە بە 2000 ئەتوانی بچی مریشکەکەی بکڕی ئێستا مریشک بوویتە 3500 لۆ 4000 ئەڕوا لەبەر ئەوەی داوا لە حکومەتی شەکەم کە هەر محافەزەك لە هەموو دنیایەکی ئەوەیە ئەرزاقی خۆی لۆ خۆی بیتن لۆ جێی دیکە نەبیتن هەتا ئەمە فەقیرەکانی مەش بتوانن مریشی بکڕن لێ نەگەڕن ئەو مریشکە بچیت لۆ عربەکان لۆ عەرەبستان و ئەوانە ئێستاوەها وهەیە ینی داوا لە ئەوانە ئەەکەین ئەوانەی چشتی گرانەکەن زۆر گوناحکارن زۆر معەزەبن بەرامبەر بەخوای لەبەر ئەوەی ئەتوو یعنی کافر بە کافرەتی خۆی لە خارج کە مناسبەتە چاندادەیان ڕەمەزان یان ڕەمەزانی خۆیان هەیە ئەوانیش یان جێژنیان هەیە پوختە شتەکان ئەگرن هەرزانەکەن لەبەر ئەوەی ئەدەین خوا لێمان ڕازی بی بەرام ئەمە شتەکان گرانەکەین شەوێش دێنە تەراویحی هەر لەبن پێم مەلای نوێژەکەی کاک برایم کاتەکەمان لەگەڵ ئێوە بەرەو کۆتایی ڕوە ئەگەر حەز بکەی شتێک بەدڵی تۆ بێ لە ڕەمەزانە حەستە کرد چۆن بێیان چ شتێک بگۆڕیان چی بگەڕێتەوە وەکو پێشووتر والله حەزم لێ ڕحم و بەزەیی بگەڕێتەوە ئەمە هێواران کە دائنیشین وچی زەمانان شیوێ خۆ نەناسینەوە لەبەر ئەوەی بزانین مەسەلەن فەقیرەکان تێر بکرێن یعنی وچی زەمانان فەقیرکو تێر ئەکرا زەکات جوان ئەدرا زەکاتەکان بە ئەوە ئەدرا ئێستا شیوادارم ئەو شتە جوانانەی کە لە وەختی خۆی هەبوو هەمووی بگەڕێتەوە ناو عائیلەی کوردی ئەو ڕحم و بەزەیی و جیرانەتی و خۆشەویستی و تەبایی و ئەوانە بگەڕێتەوە جاران دەورەمەندی جاران دەورەمەند بوون بەرام دایان لەسەر فەقیری لێ نەئەدا خانی کەسە نەبوو یعنی ئەوەی لە تەنیشت خانی لە تەنیشت یەکدی بە نەیەکردە دووقات و هەیەکەوە تا جیرانم ئیزعاج نەبی ئەوزا ئینشاءڵڵا ئەو شتە جوانانە ئینشاءڵڵا حکومەتەکەشمان ئەو معاشانە ئەدەتن و معاشەکان باغەرمان گەرمەکەت و کەنجی ئەگەر باغەرمان گەرم کرد ئەمەش دوعاەکەن یا ڕەبی خوددایە ئەو حکومەتەمان بپارێزی چونکە ئەگەر ئەمە باغەرمان گەرم بوو مێشکمان مرتاحەبی و سفرەشمان ماژوەر نەگری دوعا ناکەی ئەمە دەبێت دوعای بکەین لۆ ملەتی خۆمان و لۆ حکومەتی خۆمان ئەمە دوژمنمان زۆرە تێکەی جا ئەگەر ئەمە بە خۆشمان ئەو هەموو دوژمنەمان هەیە چار دەورە هەموو دوژمنێمەیە ئەمە ئەگەر بە خۆش دوژمنێ خۆمان بمانەوێ ئەمە چمان کرد یعنی ئەگەر باش و خراپ ئەمە دوعاە لۆ حکومەت و لۆ ئەوەی خۆمان بکەین خوا ئیسلاحیان کە خوا بە ڕحمیان بکە خوا و هەیان لێ بکە کە تەوقیعشی بکەن لەسەر معاشی تەقاعودەکان و ئەوانە لۆ ئەوەی تەقاعودی فەقیر کە تەقاعود بوو هیچی نامینیتن نەئەتوانی عەمەلەکی بکە نەتوانی تێکەی با ئەوە جارێ عەمەلەک ئەوەکان بدەن تەقاعودەکان لۆ ئەوەی سفرەیان ڕازاوە بیت و بتوانن حەبەچی لۆ خۆیان حەبی سوکەریە حەبی زەختە چونکە کە پیا و پیر بوو تووشی زەخت و سوکەریە بیتن ئێستا دەبی ئەمە مڕعاتی ئەوەی بکەتن بەهیوای تەندروستێکی باش و ڕەمەزانێکی خۆش و پڕ لە خێر سپاسی جەنابتانەکەم و سپاس تەلەڤیزیۆنەکەشتانەکەین زۆر سپاس کاک ئەو دەرفەتانتان بە مندا ئیبراهیم حەکیم هونەرمەند سپاس بۆ ئامادەبوونە دەستخۆش زۆر سپاس ئەچینە مەغریب مسلمانانی مەغریب بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان پەنا ئەبەنە بەر خواردنە دەگمەنەکان یاخود ئارەزوی خواردنی دەگمەن ئەکەن زیاتر ئەو خواردنانەی کە دەیخۆن حەز دەکەن بە دەستی خۆیان لە ماڵەوە ئامادەی بکەن نەک ئەو خواردنانەی لە دەرەوە هەیە پێکەوە بزانین لە مەغریب چه ئامادەکاریەک بۆ ڕەمەزان کراوە لە زۆربەی وڵاتانی موسڵمان ئامادەکاریەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان بەردەوامن هاوشێوەی کوردستان خەڵکی ڕوو دەکەنە بازاڕ و پێداویستیوە خواردن و خواردنەوە و شیرنەوەیەکان دەکڕن لە مەغریبیش لەو مانگە خەڵکی زیاتر ڕوو لە خواردنە نەریتەکان دەکەن
یان لە ماڵەوە ئەو خواردنان ئامادە دەکەن بە تایبەتیش ئەو خواردەمەنیانەی لە کاتەکانی دیکە لە ئامادەکردنی ژەمەکانیان بەکاریان نەهێنن. کڕین بەر لە ڕەمەزان جیاوازە لە ڕۆژە ئاسایەکان ئەوە بەهۆی ئەو ژەمە تایبەتانەیە کە لەو مانگە ئامادە دەکرێن هەر بۆیە پێویستی وەک هەنجیری و شکرا و گوێز بادەم و پاخلەمەنیەکان ئەوانە زیاتر لە ژەمەکان بەکاردێن. بەهۆی تامەزرۆیی و چاوەڕوانی ئەو مانگە گرانی و بەرزبوونەوەی نرخی خواردەمەنیەکان کاریگەری لەسەر خەڵک دروست ناکات. ئەوان بە نەریتێکی ئاینی دەزانن خۆشترین خواردن لە ئێواران و پاشێوان تاقی بکەنەوە و بخۆن. شیرنەمەنیەکانیش لایەنێکی گرنگن لەسەر خوانی ڕۆژ و گران بە بۆچوونی مەغریبیەکانیش. ڕەمەزان مانگێکی پڕخێر و چاکێ و بۆ پەیوەندی کۆمەڵاتیەکانیش نەک تەنها جێبەجێکردنی ئەرچی ئاینی. ڕەمەزان مانگێکی خۆشە دڵخۆشین ئەو سات و کاتە خۆشانە لەگەڵ خێزانەکانمان بەسەر دەبێن. خوداپەرستی و ئامادەکاری و کاری ماڵەوەش تەواو سەرقاڵمان دەکەن. خۆشحاڵم لە خۆشەکانی ئەم مانگە و نزیکبوونەوەی زیاتری موسڵمانان کات بەسەر دەبین. سەرەڕای تامەزرۆیی و دڵخۆشیان مەغریبەکان نیگەرانن کە لە وڵاتە موسڵمانان ڕوبەڕوو یەکتر دەبنەوە و تەبانین. ئەوان هیوا دەخوازن هاوشێوەی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان کێشە سیاسیەکان لە وڵاتە زۆرینە موسڵمانەکان چارەسەر بکرێن. هیواش دەخوازن هەمووان ئاش ببنەوە و کەس لە خۆشەکانی ڕەمەزان بێبەش نەبێت. یادگار ئیسماعیل، کوردستان 24. بەردەوامین لەگەڵتان و ئەچینە تەوەرێکی دیکەی پاشیف کە ئەویش تەوەری تەندروستیە. بێگومان لە ڕووی جەستەییەوە لە مانگی ڕەمەزان گۆڕانکاری بەسەر جەستەی مرۆڤ دادێت بەپێی ئەو کاتێک کە خواردنی تیا ئاخوات و هەروەها ئەو ژەمە خواردنەی کە کەمتر ئەبێتەوە و لە ڕووی تەندروستیەوە چەند گرنگە کە زانیاریمان هەبێت لەم مانگە بەلایەنە تەندروستیەکەوە سوودی لێ وەربگرین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر دلێر گەڵاڵی پسپۆڕی کارەندامزانی ئامادەیە. دکتۆر زۆر بەخێربەی ئەم کاتت باش یەکەم ڕۆژی ڕەمەزانیش پیرۆز بێت. سەرەتا بینە سەر باسی گۆڕانکاریەکان بکەین. ئەو گۆڕانکاری کە ڕوو ئەدا لە ڕووە جەستەییەکەوە بۆ پێیکە خواردن مرۆڤ گۆڕانکاری بەسەردایە چییە؟ پێشەچی بەنای خۆی گەورە میهرەبان پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزان لە گشت مسلمانان دەکەم و سەبارەت بە گۆڕانکاری جەستەیەکان کە لە جەستەی مرۆڤدا ڕوو دەداتن پێویستە مرۆڤ ئامادە سازیەکی تەواوی تێدا هەبی لە پێشوازیکردن لەو مانگەدا. ئامادە سازیەکانیش بریتین لەوەی کە دەبی ئامادەی تێدا هەبی کە بزانی پێشتر پێش ڕەمەزان ڕۆژانە سێ ژەمی خواردن دەخوارد جگە لە نێوان ژەمەکان کە خواردنی برێن شەربەت و بسکویت و ئۆشتانی دەخوارد ئەو مانگە تەنها دوو ژەم دەخوا. لەو دوو ژەمە لە نێوان دوو ژەمەکەش کە نزیکەی 15 تا 16 کاتژمێرە هیچی تر ناخواتن. ئەمە سەرەڕای ئەوەی کە وەکو پەرستشێکە وەکو عیبادەتێکە بەڵام لایەنی تەندروستیش قازانجێکی زۆر زۆری هەیە لە بۆ جەستەی مرۆڤ. کەم خواردن یاخود نەخواردنی لە نێوان پارشێ و تاوەکو بەربانگ سوودێکی زانستی یان سوودێکی تەندروستی گەلێک زۆر لە بۆ جەستەی مرۆڤ هەیە. گرنگترینیان چییە و سوودانە؟ بەڵێ گرنگترینیان دەتوانین لە سێ خاڵدا کورتی بکەینەوە. یەکەمیان بەکارهێنان یان بەکاربردنی تەواوی ئەو خواردنانەی کە لە ماوەی 11 مانگ پێشتر ئەمبار کراون بەکاری دێنیتن. هەروەها بەکارهێنانی یاخود کەمکردنەوەی ئەو چەوریەی کە لە ماوەی 11 مانگ پێشی ڕەمەزان کۆی کردوتەوە. هەروەها خاڵی سێم کە لە وان گرنگترە دەتوانین بڵین دەردانی زۆربەی ماددە ژەهراویەکان لە جەستەدا. لەبەرەوە ئێستا کاتی پارشێوە با ئەو پرسیارە بکەم تا خەڵک ئێستا خەریکی نان خواردنە کەم خواردن بخورێت باشە. بە تایبەت کە بەیانی یەکەم ڕۆژە لەوانەیە کەمێک تا خەڵکەکە ڕایە یەکەم ڕۆژ تۆزێک سەخت بیان بۆ هەندێک کەس کە ناتوانن خواردن کەم بخۆن. چی بخۆن باشەوە چ شتێک لە ڕووی تەندروستیەوە زیان ناگەێنێ؟
دەتوانین بەگەر بە شێوازیان زۆری خواردنەکە دیاری بکەین دەتوانین خواردنەی ئاسایی کە پێش ڕەمەزان دەیخوارد شتێکی ئاساییە بەڵام خۆی لە هەندێک خواردن بە تایبەت بە دوور بگرێتن خواردنی ترش خواردنی سوێر یان سوور بۆچی بەڵێ ئەو خواردنانە جەستەی مرۆڤ ئەزیەت دەدەن بە تایبەتی لە ڕووی زانستیەکەەوە زاراوەیەکەی پێ دەگوترێت pH ئەو خواردنانە pHی جەستا تێک دەدەن pHی جەستا بە شێوەیەکی نۆرمال لە نێوان 7.3 تاوەکو 7.4دا لەو ڕێژە تایبەتەیە هەر کاتێک خواردنی سوێر یاخود خواردنی ترش ئەو شتانەی خوارد ئەو pH یان ئەو بەڵانسە تێک دەچیتن هەر کاتێکی بەڵانس تێک چوو گۆڕانکاری جەستەیی لە ناو جەستەدا یان زیندە چالاکیەکاندا ڕوودەداتن باشە زۆر کەسەیاڵێ ماست بخۆی لە پارشێوە تینود نابێ خوڕما بخۆی بە هەمان شێوە ئایا ئەمە لە ڕووی با بڵین تەندروستیەوە ڕاستە بەڵێ بەنسبەت خواردن بێگومان جۆری خواردنەکە کاریگەری لەسەر تینوێتی دەبێتن بۆ نمونە ئەگەر باسی ماست بکەین ماست ڕێژەیەکی زۆر لە پرۆتیناتی تێدایە دەتوانین برین سوودێکی تەندروستی یەکزا زۆری هەیە لە بۆ جەستا پرۆتیناتی زۆری تێدایە هەروەها خورما کە باس کرد شەکری تێدایە زۆری ئەو شەکرێک کە لە خورمادا هەیە زۆری شەکری سادەیە ینی زۆر بە ئاسانی لە ماوەی 5 تا 10 خولەک هەرز دەبێتن و دەگاتە هەموو بەشەکانی لەش ئەو کەسانەی کە گرفتی ئەویانێ زیاتر هەیەڵێ برسیم نابێت تەنیا تینومە توانێت چ خواردنێک بخوا باسی ئەوە شەکەین کە ئەو کەسانەی زیاتر برسیانە بێت توانن کام خواردن ئەوانەی کە تەنها هەز بە تینوتی دەکەن لە ماوەی پارشێ و تاوەکو بەربانگ دەتوانن ئاوێکی زۆر بخۆن ئەو ئاوە شەر نییە بەکو ئاوی سادەی تەواوی شەربەت بیتن یاخود میوەی ئاودار بیتن بۆ نمونە شفتیە گندۆرەیە خیارە ئەوانە میوانە ڕێژەیەکی زۆر لە ئاویان تێدایە هەر کاتێک ئەو زۆرە میوانە ئەگەر بیرخۆی هەست بە تینوتی ناکە یان کەمتر دەبێتەوە ئەو کەسانی هەست بە برسێتیەکەن چی بخۆن ئەوانەی هەست بە برسێتی دەکەن بێگومان خۆی بە ڕۆژوبوون یعنی برسی بوون ئەو کەسانی کە هەست بە برسی بوون دەکەن ئەوە ڕاستە هەست بە برسی بوون دەکاتن بەڵام لە ڕووی تەندروستیەوە قازانجی دەکاتن مناڵێن هێلکە ماوەیەکی زۆر مرۆڤ هەست بە برسێتی ناکەواتە کاتژمێرەکانیش زۆرە ئایا ئەوە چەند ڕاستەیان چه خواردنێکی دیکەش هەیە ناتوانین زۆری خواردنێک دیاری بکەین ئەو خواردن هەست پێ ناکە لەوانەیە بە پێی کەسەکە بگۆڕدرێ بە پێی جەستەی کەسەکە دەگۆڕێ لەوانەیە کەسێکەکەی برێم بەهێرکە وەکو جەنابەت باس کرد کەسێشتر هەبێ برێم بە خواردنێکتر هەست بە برسێتی ناکەم زۆری خواردنەکە ناتوانین دیاری بکەین بەڵام خواردنی دەورەمەند بە کاربۆهیدرات پرۆتین تا ڕێژەیەکیش چەوری ئەو خواردنانە بخورێتن زۆر باشە مەرجە هەموو ئەو خواردنانە بەسەریەکەوە بخورێ بۆ نمونێ ئێستا لە پارشێوەیان کەسێک دەتوانێت لە ئێوارەوە و خواردنانە بە پێی کاتەکانی دابشکا و بیخوا بێگومان هەتاوەکو دابەشی بکە باشترە جەستا زیاتر قازانز یاخود ڕێژەیەکی زۆر قازانز لەو خواردنانە وەردەگری کە بە شێوەیەکی پلەبەند یاخود تەدریجی دەخورێتن ئەو خواردنانە کە زۆر لە سەرێکەوە دەخورێتن لەوانەیە گەدە زۆر ئەزیەت دەداتن یاخود تووشی بەدهەرسی دەبیتن ئەو کەسە سوود لەو ڕێژەیە زۆرەی خواردنە وەرناگریتن کە لە سەرێکەوە دەیخواتن بەڵێ بینە سەر ئەو کەسانەی کە لە ڕووی تەندروستیەوە کێشە و گرفتیان هەیە بۆ نمونە هەیە چارەسەری پزیشکی هەیە ئەو کەسانە چۆن ئەتوانن با بڵێن لەم مانگە بە ڕۆژوو بنیان ڕێنمایی تۆ بۆ ئەوان چیە کە حاڵەتێکی تایبەتە و ناتوانێت وەکو کەسێکی ئاسایی بە ڕۆژوو بێت پێویستی بە پزیشک هەیە بەر لەوەی بە ڕۆژوو بێت بەڵێ بێگومان ئەو کەسانی کە نەخۆشی بە تایبەتی نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو شەکرە وەکو بەرزی پاڵەپەستۆی خوێن ئەو کەسانە بێگومان ڕۆژانە زۆربەیان سێژەم دەرمان وەردەگرن ئەجا ئەو کاتی دەتوانرێت بەراوێژ لەگەر پزیشکی پسپۆری خۆی زۆری یان کاتی خواردنی دەرمانەکان دابش بکاتن کەسی وا هەیە ڕاستە ڕۆژانە سێژەم حەب دەخواتن بەڵام توانین کاتی حەبەکان دابش بکاتن لە بەربانگ نیوە شەو تاوەکو پاشێویش بەو شێوێ دەتوانی بیخواتن ئەگەر بەراوێژ لەگەر پزیشکەکەی قسە بکاتن باسی مناڵ بکەین لە چ تەمەنێک گونجاوە بۆ مناڵ ئەتوانێت بە ڕۆژوو بێیان ئایا ئەو تەمەنی کە دیاری کراوە بۆ نمونە هەیە تەمەنی زۆر بچووکە و بە ڕۆژووە کاریگەری لەسەر گەشەی ئەو مناڵە ئەکات بێگومان ئەگەر بە ڕۆژی لە ماوەی درێژی یاخود لە بیدایەتی بەربانگ پارشێ و تاوەکو بەربانگ بە ڕۆژوو بێ کاریگەری لەسەر کەسەکە یاخود لەسەر منداڵەکە دەبیتن لە چ تەمەنێکەوە زیاتر گونجاوە
بەخۆی ئەگەر بە پێشەرع دیاری بکەین تەمەنەکە دیاریکراوە ینی تەمەنەکە دیاریکرا لە شەرعدا بەڵام ئەگەر ئەو کەسانی کە دەیانەوێت یان ئەو منداڵانی کە دەیانەوێت بە ڕۆژی بن دەتوانێت لە تەمەنی 15 ساری یان 14 ساری ئەو کاتی دەتوانی بە ڕۆژی بێت بەڵام پێشتر ڕاهێنانی پێکراوی بێگومان باشترە ڕاهێنانەکەش چۆن ڕۆژانە لە جیاتی ئەوەی لە بەیانی تا ئێوارە بە ڕۆژی بێت دەتوانی نیو دان بە ڕۆژی بێ یان نیو ڕۆژ بە ڕۆژی بێ ئەو کاتی وەکو خولێکی ڕاهێنانی پێ دەکرێت سەرتوانایە و مناڵە بوون نەدایک باوکە لە مناڵەکە کێشەی نییە ئاسایی ئەگەر و کاتە بە بێگومان ئەگەر مندارەکە هیچ کێشەیەکی جەستەیی نەبێتن یاخود نەخۆشیەکی نەبێتن و توانیشی بە ڕۆژی بێ ئەو کاتی ئاساییە بەڵام منداری وا هەیە بوونیە یاخود بابرین پێکاتەی جەستەی لاوازە ناتوانانی لە بەیانی تا ئێوارە بە ڕۆژی بێتن ئەو کاتی وەکو باسمان کرد گوتمان دەتوانی نیو ڕۆژ بە ڕۆژوبی وەکو ڕاهێنانێک ئەو باسی خواردنی ئێستامان کرد بابین لەسەر بەربانگ چۆن بەربانگێکی تەندروست بکرێتەوە سەرەتا چی بخورێت یان ئەو خواردانی کە پێویستە بەتایبەت کەوتم سبینە یەکەم ڕۆژ زۆر گرنگە بۆ خەڵک ڕاستە سەبارەت بەو خواردنانی کە لە بەربانگ دەخورێتن زۆر زۆر زەرورە خواردنی سادە بخورێتن بۆ نمونە بە چەندەنکە خورمایەک بەربانگ بکرێتەوە یاخود لەگەر خورمایەکەش ماستیش بخورێت شتێکی زۆر ئاساییە چونکە باسمان کرد لە بیدایەتی بەرنامەکە گوتمان ماست ڕێژەیەکی زۆر پرۆتینی تێدایە خورماش ڕێژەیەکی زۆر شەکری تێدایە شەکرەکەشی سادەیە لە ماوەی 5 تا 10 خولەک ئەو شەکرەیە هەرز دەبێت و دەگاتە خانەکانی مێشک بۆ نمونە کەسێک کە پێش ئەوەی بانگ مەلای ئێوارە بانگ بدایەن بەربانگ کاتەوە دەرێ هەرچی بێتە پێشم دەیخۆم بەڵام ئەگەر چەندنکە خورمایەک بخواتن ئەو کاتی سنتەرەکەی لە ناو مێشک پێ دەگوترێت سەتایەتی سنتەر یاخود سنتەری تێربوون ئیشباع هەر کاتێک ڕێژەیەکی پێویست لە شەکر گەیشتە ئەو سنتەرە لە ناو مێشک هەستکردن بە برسێتی کەم دەبێتەوە باشە کاگبرایمیش بەر لە هاتنی تۆ میوانی ئێمە بووتی نیسکە خۆم زۆر کەس هەیە لەگەڵ هەموو ژەمە خواردنێکی بەربانگ ئەبێ نیسکە بێت زۆر زۆر پێویستە نیستیش هەروەکو باسمان کرد لە ماست ڕێژەیەکی زۆر پرۆتین هەیە نیستیش بە هەمان شێوە ڕێژەیەکی زۆر لە پرۆتین لە مادەی ئاسنی تێدایە ئەنی هەم لە بۆ خوێن باشە هەم لە بۆ جەستا بە شێوەیەکی باشە ئەکرێ باسی ئەو گۆڕانکاریانە بکەی کە بەسەر گەدە و کۆندامی هەرس و جەستی مرۆڤیە پاشەوەی کە ئەو هەموو کاتژمێرە نانی نەخواردۆ و ئاماژەت بۆ کرد 15-16 کاتژمێرە کە نان ئەخوا گەر بێت و بڕێکی زۆر بەسەریەکەوە نان بخوا جەستە چی بەسەریە ئەگەر بڕێکی زۆر لە خواردن بخوا ئەوجە دەتوانین لێرەش زۆری خواردنەکە دەور دەبینیتن ئەگەر خواردنی شیرینی زۆر بخواتن ئەو کاتی وا لە جەستەی مرۆڤ دەکاتن ڕێژەیەکی زۆر لە هۆرمۆن ئینسۆلین کە لەلایەن پەنکریاسەوە دەردرێت دەربداتن دەردانی ئەو ڕێژەیە زۆرە لە ئینسۆلینە وا لە جەستەی مرۆڤ دەکات هەست بە ئازار بکاتن تووشی ئازاری دەکاتن یاخود ئەگەر خواردنێکی زۆر بخواتن گەدا کە لە بەیانیەوە تاوەکو ئێوارە هیچی نەخواردیە لە ناکاو ڕێژەیەکی زۆر لە خواردنی تێبکرێتن ئەو کاتیش پێویست دەکاتن ڕێژەیەکی زۆر لە ترشی گەدە دەربدرێتن هەر کاتێک ڕێژەیەکی زۆر لە ترشی گەدەش دەردرا وەکو باسمان کرد گوتمان باڵانسی پH جەستە تێک دەچیتن باشە ئەو کەسانی کە حەزەکەن خواردنێکی زۆر بخۆنی تر لەو کاتێک کە بەربانگەکەنەوە تا پارشێو چۆن ژەمە خواردنەکان دابشکەن یەکەم ئێمە باسیەوەمان کرد کە ئاماژەت بۆ کرد ئەتوانێت دابشیکا باشترە بەڵام چۆن دابشیکا چۆن بیخوا بەنسبەت دابشکردنی کاتەکان خۆی لە کاتی بەربانگ تاوەکو کاتی نووسن وەلو زۆربەی کەس ئێستا نانوتن لە بەربانگ بە خەبەرە تاوەکو پارشێویش دەکاتن بەڵام خۆی وا باشە ئەو کەسە دوای بەربانگ کاتەکانی دابش بکات تاوەکو نزیکەی کاتژمێر 12 بۆ خواردنەکە ئەو زۆری خواردنەکەش لێرە دەور دەبینیتن دەتوانێت میوە بخواتن ڕێژێکی زۆر لە میوە لە ئاو لە شەربەت بەڵام تا دەکرێت پێویستە خۆمان بە دوور بگرین لە شەربەتی دەستکرد ئەو شەربەتانی کە ڕەنجی تێدا بەکاردێدرێتن چونکە ڕەنجی دەستکرد ئازارێکی زۆر بە جەستە دەگەینی بە تایبەتی گورچیلەکان باشە باسی هەنێک جۆری خواردن بکەین کە خەڵک ئەیخوا لە جیاتی ئاو ئایا هیچ خواردنێکەیە کە ببێتە جێگرەوە ئاو نەخواوتەنیا سوود لەو خواردن میوانە وەربگرێت خۆی 100% ناتوانین برین هیچ خواردنێک بەدیلی یان هیچ خواردنەوەیەک بەدیلی ئاوە بەڵام دەتوانین برین ئەگەر یەکێک شفتی خوارد ئەوە هەز بە تینویتی ناکاتن یاخود تینویتی کەم دەبێتەوە بەڵام 100% جێگرەوەی ئاو نییە چونکە ئاو
خی گەورەوای دروستکردیە پێکاتەیەکی کیمیایی زۆر زۆر یعنی پێویستە لە بۆ جەستا ئەویش سیفەتێکی هەیە پێی دەگوترێت نیوترال چونکە ئاو لەگەر هەر مادەیەک تێکەری بکەین وا دەکاتن ئەو مادەیە سیفەتی ئاوەکە وەربگرێت یان ئاوەکە بچێتە سەر سیفەتی مادەکە بۆ نمونە ئەگەر ئەتوو لە ناو جەستت باسمان کرد pH ئەگەر pH زۆر بی ئاوەکە والی دەکات pHەکە دابەزێنێ ئەگەر pH کەم بی وا دەکات pHەکە بەرز بکاتەوە یعنی ئاوەکە هیچ شتێک ناتوانین برێن جێگرەوەیتی. دکتۆر دلێر زۆر کەس هەیە ڕەمەزان جگە لە ئەرکە ئاینەکە وەکو دەرفەتێکی شەبینە بۆ دابەزاندنی کێش و کەمکردنەوەی کێشی. ئەو کەسانە وەکو کەسێکی ئاسایی ئەتوانن خواردن بخۆن یان پێویستەکە بەرنامەیەک بۆ خواردنەکانی خۆیان دابنێت. ئەو کەسانە ئەوانەیە بە تەمای دابەزاندنی چێشن لە ڕەمەزان خۆی بە شێوەیەکی سروشتی لە ڕەمەزان چێشدا دەبەزیتن بەڵام یعنی نەریتێکی زۆر هەڵە هەیە لە ناو ئێمەدا ئەمە خۆی ڕەمەزان پێی دەگوترێت مانجی بە ڕۆژوو بوون کەمکردنەوەی ژەمەک بە بەراورد لەگەر ژەمەکانی پێشتر ڕۆژانە 3 ژەم دەخورا ڕەمەزانان 2 ژەم دەخورێتن کەمکردنەوەی ژەمەکە بەڵام بە پێچەوانە لای ئێمە ئەو ژەمەیکە دەبواە نەخورێتن تعویز دەکرێتەوە بە 2 ژەمی تر لە بەربانک تاوەکو پارچێ و کەسی وا هەیە 2 ژەمی تر دەخواتن من لە ڕەمەزانە زیاتر قەڵەوە بم پێوەندی بە جۆری خواردنەوەکەوە هەیە جۆری خواردنەکە دەور دەبینیتن وەکو باسمان کرد هەروەها ڕێژەی خواردنەکە کەسی وا هەیە لە بەربانک تاوەکو پاشێ هە خواردن دەخوا ئەنی خواردنێکی بە ڕێژەیەکی زۆر ئەمە گوتمان دابەشکرێ کاتەکان بەڵام وەکو دەر ئیفراتی زیادەڕەوی تێدا دەکاتن لێ ئەو کەسانە بێگومان ئەگەر تو زەمینی ڕوانی نەخۆی بەڵام لە بەربانک تاوەکو پاشێ و خواردنێکی زۆر بخۆی ئەو ناکە لە بۆ لاوازکردنی چێش بەکاردێنرێتن. بەڵێ باسی حاڵەتێکی تر بکەین ئێستا هەرچەندە وەرزەکە باشە یا باڵین ئاو هەوا تا ڕادێک گەرم نییە وەکو ساڵانی ڕابردوو ئەو کەسانەی کە کێشەی وشک بوونەوەی پێستیان هەیە یان هەستەکەن پێستیان وشکە بێتەوە ئایا لە ڕەمەزاندا توانن ڕێگری لەم گرفتە بکەن؟ بەڵێ بێگومان لە بەنسبەت ئەو کەسانێک کە تووشی وشک بوونەوە دەبن ئەو شەرنیار وشک بوونەوەی پێزبیت حالەتێکی لە زاراوی زانستی پێ دەگوتێت دیهایدرێشن تووشی دیهایدرێشن دەبن دیهایدرێشن بەمانایە دێتن کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە لەشدا هەر کاتێک کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە لەشدا ڕوویدا ئەو کەسە تووشی وشک بوونەوە یاخود دیهایدرێشن دەبێتن بۆ پارێزی یاخود بۆ بەرگریکردن لەم حاڵەتە پێویستە ئەو کەسانێک کە بە ڕۆژوو دەبن لە کاتی پارشێ و ڕێژەیەکی زۆر لە ئاو لە میوەی ئاودار بخۆنەوە تەنها چارەسەر بۆ ئەوان ئەوەیە ئاو خواردنەوەی بڵێ ئاو خواردنەوە لە هەم کاتی پارشێ و هەم دوای بەربانک تاوەکو دەگاتەوە پارشێ بڵێ باسی حاڵەتێکی تری ئەو خواردانە بکەین کە زۆر جارە بێتە هۆی ئەوەی بۆ نمونە و کەسی پارشێوە کات ئەخەوێ بەسەریا ئایا ئەو خواردنەی کە ئەیخوا بۆ ئەوەی کە نەبێتە هۆی ترشانیان هەنێک کەس هەیە خۆی ترشانی گەدەی هەیە هەندێک جار ناتوانێت لەبەر ئەوەنان بخوا هیچ ڕێگە چارێ یان ڕێگریەک هەیە بۆی کە ئەو خواردنە لەو کاتیان نەخوایان ڕێگر بێ لەوەی کە گەدەی بترشێ ئەو کەسانی کە خواردن دەخۆن و ڕاستەوخۆ دوای خواردنەکەش با بڵین دەخەون ئەو کەسانە بێگومان تووشی حالەتێک دەبن تووشی ترشی گەدە دەبن یاخود دلە سۆزێ دلە کزەی پێدەرێن لە ناو خەڵکی عام ئەو حالەتە لە چ توش دەبیتن ئەو کاتێک کە گەدە پڕ خۆراک دەبی پڕ خواردن دەبیتن ئەو کەسەش پار دەکەویتن زمانە کە لەسەرەوەی گەدە لە خوارەوە لەسەرەوە هەیە ئەو زمانەیە دادەخرێتن کە داخرا کەسەکەش پالی داوە گەدەش دەست بە جوولە دەکاتن بۆ هەرسکردنی خواردنەکە لە کاتی جوولەی گەدا بۆ هەرسکردنی خواردنەکە ئەو زمانە زۆر جار لەبەر ئەوەی لە بارێکی ئاسۆییدایە زمانەکە دەبێتەوە هەندێک جار ترشی گەدا دەگەڕێتەوە لۆ سەرەوەی بەشەکانی گەدا بۆ نمونە دەگەڕێتەوە سوورێن سک بۆی ئەو کەسە تووشی حموڤە دەبی هەن تووشی دلە کزێ دەبیتن بۆی ئەو کەسانە وا چاکە ئەوانەی کە خواردن دەخۆن بە شێوەیەکی ڕاستەوخۆ دوای خواردنەکە نەخەون ینی پاڵ نەکەون دوای چەندێک ئەتوانن بخەون دەتوانن دوای 2 کاتژمێر خواردنەکە بخەون خۆی وا چاکە لەبەرەوەی خواردنەکە دەکەوتە پارشێوان خواردنەکە کە خواردی ئەو کاتی نێشکردنی بەسەدا دێتن و دەتوانیت چەند کاتێکی دوای ناتوانێت زووتری ژنان بخوا لە خەڵکێکی تر کە ئەزانێ ئەو گرفتەی هەیە بەڵێ خۆی وا چاکە ئەو کەسانێک کە پاشێو دەکەن بە ڕۆژوو دەبن پاشێوەکەیان نزیک بکەن و لە بانجی بەیانی
ینی پاشێ و تاخیر بکەن بەربانگ زوو بکەنەوە هەرچەندە ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا ئەو بە پێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتیە ینی بەربانگ زوو بکرێ پاشێ و تاخیر بکرێتن پاشێ و تاخیر بکرێ ینی لە بانگ نزیک بکرێتەوە سوودەکەی ئەمەش لەبەر چییە زانایان وایان لێک داوەتەوە کاتێک کە ئەو کەسە پاشێ و تاخیر دەکاتن ئەو خواردنە بۆ ماوەی 5 کاتژمێر هەرسکردن و مژین دەخایانی ئەنی هەرز دەبیتن و دووبارە جەستە دەیمژیتن بۆ ماوەی 5 کاتژمێریش جەستە سوودی لێوەردەگری تەنها چەند کاتژمێرێک دەمینێتەوە بۆ بەربانگ ئەو کاتی خواردنی ئەمبارکراوی ناو جەستە سوودی لێوەردەگیرێ لەلایەن جەستەوە یعنی ڕێژەیەکی پێویست لە خواردنی ئەمبارکرا و ڕۆژانە سوودی لێوەردەگیرێ لێ دەرێن یەک لە سوودەکانی ڕەمەزان یاخود بە ڕۆژی بوون بریتە لە بەکاربردننی خواردنی ئەمبارکرا بۆ نمونە گلایکۆزین کە لە شێوەی شەکر لە جگەر خەزم دەبیتن هەر کاتێک ئەو کەسە کە هەستی بە برسیتی کرد ئەو گلایکۆزینە دێشی دەبتەوە دەبتە گلوکۆز کە بۆ گلوکۆز سوودی لێوەردەگری لە بۆ بەدەستێنانی هێز توانە باسی نەریتێکی کە بکەین لای خۆمان خەڵک زۆربەی ناخەوێ ئاماژەش پێکرد تا دوای پارشەوکردن بەڵام بەیانیش تا درنگانێک ئەخەوێت ئەمە لە ڕووی تەندروستیەکەوە هیچ زیانێک بۆ کەسە ئەگەێنێ بە تایبەت زۆر جاراڵێن بێتەوە هۆی زیادبوونی کێشی کەسەکەیان جگەلەوە ش زیانێکی تری هەیە بڵێ ئەو کەسانی کە خواردن دەخۆن یاخود با بڵێن پارشێو دەکەن و لە پاشان بۆ ماوەیەکیش یان بۆ ماوەیەکی درێژیش دەخەون بێگومان هەست بە سستی و لاوازی دەکەن ئەو کاتی ئەوانەی کە زۆر دەخەون هەست بە سستی لاوازی دەکەن هەروەها وەکو باسمان کرد زیان بە گەدەش دەگەیەنیتن ئەو خواردنەی کە خواردیتی گەدا بە شێوەیەکی تەندروست سوودی لێوەرناگری یاخود جەستەی مرۆڤ سوودی لێوەرناگریتن بۆیە ئەو ڕێژە خواردنەیە دەتوانین برێن بە خەسار دەچیتن ئەگەر وا لێشی بدەینەوە بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر دلێر گەڵاڵی سپۆڕی کارەندامزانی سپاس بۆ ڕێنماییەکانت زۆر سپاس بۆ ئامادەبوون بەڵێ بۆ ڕێزان باس لە ئاوارەکانی مووسڵەکەین ئەوانەی کە ماوەی 4 ساڵە ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و هاتوونەتە کەمپەکانی کوردستان ئامادەکاری خۆیان کردووە بۆ پێشوازی لە مانگی ڕەمەزان پێکەوە ئامادەکاریەکانیان دەبێت مام علی ایک جوارن موصلیه و هیاما 4 سالایه او جان خو و خزان خو دکم پیدا به هر حالی بد دار باز دکن وی سردان ناوا بازار کم پاخوا کریه جبو کرینا هنج خوارن و وخارنان کود مها روژی گرتنه دا دباراش جان خو پی بکن و بکار بن مها چاره روژی گرتنه به سلامتی د جان آره داد در باز بکن 4 سالم لیره اول 4 سالم لیره امنو که پیوه که سبای رمضان شریف ایام مبارک میوانه عزیزه و هات بیا میوانه ما اما هار کاریا خود کن سیاما پیسی بیدم چه حول قوت محبی دیدین با رمضان با راستا خودی دا اگه حکومتی برای خوب دتا ما این کاری که جمع کرد ممنونیم جبرکو دمهار رمضان دا چاوه هر کسی روژی گرل خوارن و وخارنا و هنج پیتیوی و خدمت گزارین روزانه نخواست ما آرین دبنوان چادران دا لورا او داخواز زیادتر آلیکاری دکن جبو درباز کرنا و مهار روژی گرتنی ولی 4 سال هم هات البرد عشی هم روی هم هاتین ما مال و حال خو ما هیلا ما همت اشتی خو هیلا ما میتهات بس جلکت خو هم حس کن حکومت هاری کاری ما بیتن او هیوا رمضان داد ارزاق بو ما باش بکن كهربي وما باش كان ما بيشول ما كاسيت شول لنا ليرام اورين عم يدبل خياطون الصوتين بي تي في ما او شي كهرباء اوفا چوكاف هاي رمضان و بيروزات صباح رمضان خرد بروجي بن ما بي تي في هوري قريب جنما ناف كامبو مو مليون ناف همي كامبو دا بو همي هوارا ما فيتش جنما اورين كدناوا في كامبي دا دهين ديتن اف هياما 4 سالا وان جو حال خوال مسلب بجهلاینو روزانه چاویوانا لدستین خیریه جبو پیشکش کرنا آلیکاریا که بوان راو نخواست ما دوی مهار روژی گرتنه ده آری حسین کردستان 24 کمپا مامیلیان لقضا آکری
هەرچەندە ژمارەیەکی زۆر لەو ئاوارانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هاتبوو هەرێمی کوردستان و لە کەمپەکانی شجە بوون گەڕاونەتەوە شوێنی خۆیان بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی دیکەی ئاوارەکانی ڕۆژئاوا هەروەها پەنابەرانی ڕۆژئاوا و ئاوارەکانی ناوچەکانی باشووری عێراق و مووسڵ بە تایبەتی کە ژمارەیان زۆرترە لە بارودۆخێکی سەختدان بە تایبەت لە زستاندا کێشەی گەرمکەرەوە یان بارانی زۆر لە هاوینیشدا بە هەمان شێوە کێشەی ئاو و کارەبایان هەیە کە داوای هاوکاری لەلایەنە پەیوەندیدارەکانە کە هەرچەندە حکوومەتی یاریمی کوردستان هەوڵی داوە کە هاوکاری و ئاوارانە بکات لە هەمان کاتیشدا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا بارودۆخی ئەوان سەختە بە تایبەت منداڵان ئافرەتان لەو کەمپانە پێویستیان بە هاوکاریە وەکو لەگەڵ میوانەکانی پاشیویش ئاماژەمان بۆ کرد ئەم مانگە مانگی هاوکاریکردنە مانگی خێرە بێگومانە و کەسانێک کە دەتوانن هاوکاریان بکەن لە مانگەدا دەرفەتێکە بۆەوەی کە هیچ نەبێت بەشێکی کەم لە کێشە و گرفتەکانی ئەوان کەم ببێتەوەیان چارەسەر بکرێت ئەویش بە هاوکاریکردنی ئەو کەسانێک کە ئەتوانن و لە هەمان کاتیشدا وەکو بینیمان کە ئەو کەسانە داوای هاوکاریان لە ڕێکخراوەکانە کرد چونکە لە مانگە جیاوازە لەبەرەوەی خەڵکەکە بە ڕۆژووە ماندووە هەندێکی هەیە کاری هەیەیان هەندێک بە پێچەوانەوە بێکارە بۆیە داوای هاوکاری زیاتر لە هەموو خەڵکو و لایەنە پەیوەندیدارەکانەکەین ئومێد دەکەین کە داواکاریەکەیان بگاتە شوێنی خۆی. ئەچینە بابەتێکی تر لە باکووری کوردستان ئەویش تایبەت هەر بە مانگی ڕەمەزان بەڵام بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و ئابوووریەی کە لە تورکیا بەگشتی و باکووری کوردستانیش گۆڕانکاری بەسەردا هاتووە کە ئەویش داکەوتنی نرخی لیرەیە کاریگەری لەسەر نرخی شتومەک و کاڵاکانی نێو بازار دروست کردووە بۆیە خەڵکەکە نەیتوانیوە بەپێی پێویست پێداویستەکانی خۆی بۆ ئەم مانگە بکڕێت و ئامادەی بکە پێکەوە زانیاری زیاتر لەسەر نرخی بازار و کەلوپەل و هەروەها ژیانی هاوڵاتیانیش ئەو کاریگەریانی کە لەسەری دروست کردووە چییە ئەزانی. Li bazara Wanê îsal amadekariyên Remezanê wek rojane derbas dibe. Esnaf û welatî radgînin ku hilberîn li gor pêwîstiya civakê kêm bûye, buhabûyîna döviz, panzîn û mazotê li ser neqilkirina hemû berheman bandor dike û her di kefiyetên berheman zêdetir dibin. Bêkarî zêde ye û li piyasayê pare nîne, ev ji rewşa bazarê aniya asta rawestandinê. Esnafên ku ji bo Kurdistan 24 axivîn radgînin ku berhemên ajalan û cotkarî jî berhemên diniyên xurekî jî her diçe kêm dibe û her sal fiyet jî du qat sê qat dibin. Pirtî penîr bihaya vê gavê par penîr gelek kêm bû. Bu hindê penîr gele biha bû îsal pirtî talep gele hindike. Penîr pirtî bihaya bu hindê şîr kêm e. Penîr bihaya bu hindê millet xuzê nagire. Çünkü kes naşê tiştekê bikiritin. Her tişt pahalıye. Xebat şunîne, iş şunîne. Kes şûl naket. Kes naşê te xebatê biket. Xebat şunîne. Aha Ramazan e, aha wê sobê Ramazan e kazê ka çi qas derê wê dikanê heye. Bunlar bir sorun. Bu sorunu Parêzgarê Wanê Murat Zorluoğlu ku wek qayyum şaredariya meziniya Wanê jî birêva dibe, bernameya meha Remezanê ragihand û diyar kir ku dê ji bo 6,000 welatiyan şîva fetarê û ji bo 20,000 malbatan jî piştgiriya xurek û pêwîstiyên paqijiyê bên kirin. Welatî jî ji buhabûyînê naçarin û li bazarê digerin û gelek caran destvala an jî bi pêwîstiyên tekestenê vedigerin mala xwe. Wala ji xwe meha Remezanê ser sera ser çava mehekî mibarek e û me jî em jî çavê me jî li wê meha Remezanê ama kerîn û firotin zehf biha ye. Xwedî piyasa hindî bê jî biha ye. Em sobeta tune meydanê em pasekê xwe bikirin pasek biye milyarek em neşê kilo goştu biye 5-6 milyon em neşê mikirin. Ama hatta kilo xurma ve bezne 40 milyon em neşê mikirin. Ha aynı ve rûn biha ye, aynı ve qaysî biha ye, aynı ve hema tu çi bê jî biha ye. Zebze biha ye, meyve biha ye. Em deh nüfusun şolkerê me jî çunûn e. Esnaf û welatî radgînin ku ew heta karibin dê di Remezanê de sifreya xwe geş bikin. Lê buhabûyîn gelek zehmetî bo wan peyda dike. Alîkariyên saziyên rêvebir dê bes bikin neke jî bi guman dibînin. Sıdık Eren, Kürdistan 24, Van.
لە زۆربەی وڵاتان بەگشتی لە مانگی ڕەمەزاندا نرخی کاڵا و کەلوپەلەکان دابەزێ بەڵام لە هەندێک شوێن بەهۆی ئاڵۆزی و بارودۆخی سیاسی یان ئابووری نرخەکان زیاتر بەرەو سەرەوە چێت. ئەمەش کاریگەری لەسەر ژیانی خەڵک دروستەکە بەگشتیەوەی لە ڕەمەزاندا باسی لێکرێ گەر باسی هەرێمی کوردستانیش بکەین هەرچەندە لیژنەی تایبەت لە مانگی ڕەمەزاندا ئامادەکراوە کە لیژنەکانی قایمقامێتە تایبەت بۆ کۆنتڕۆڵکردنی بازاڕەکان و نرخی کەلوپەل و کاڵاکان بەڵام لەگەڵ ئەوەشدا لە هەندێک شوێن هەر سەرپێچی هەیە زۆر جارە و لیژنە تایبەتانە داوایان لە خەڵک کردو کە هاوکاریان بکەن یان ئاگاداریان بکەنەوە لەوەی ئەگەر هاتوو لە شوێنێک نرخی کاڵا و کەلوپەلەکان بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆەوە یان با بڵین خەڵکەکە هەستی پێکرد کە جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکانی دیکە و ئەمە جگەلەوەی کە لە ڕەمەزاندا هەموو ساڵێک ئامادەکاری لە ڕووی ئەمنیەوە دەکرێت لە ناو بازار شوێنە گشتەکان هێزەکانی پۆلیس ئاسایش بەگشتی تا ئەم کاتانە لە نێو شەقامەکان و شوێنە گشتەکاندا ئەمێننەوە جێگەی دەستخۆشیە بۆ هەموو ئەوانە لە هەمان کاتدا لە نەخۆشخانەکان ئەوە لە بیر نەکەین کە کەسانێکن تا ئێستا ئێشکگرن لە زۆربەی ئەو خزمەت گوزاریانەی کە خەڵک لە کاتەکانی شەو درنگ پێویستی پێەتی بە ڕەچاوکردنی کات و ڕەمەزان و هەروەها پارشێوکردنیش خەڵکانێکەن بەردەوام لە کار و پیشەی خۆیاندا خزمەتی خەڵک دەکەن. ئێمەش لە کوردستان 24 و لە بەرنامەی پاشیبەوە شەوانە لە کاتژمێر 1 تاوەکو 2:45 لەگەڵتان بەردەوامە بین و چەند تەوەرێکی جیاوازمان ئەبێت وەکو لە سەرەتاژ ئاماژەمان بۆ کرد کە باس لە بابەتی ئاینی و هونەری و تەندروستیش دەکرێت ومێ دەکەین کە ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت بەڕێ بکەن و توانی بێتمان لێرەوە چەند زانیارێکی گرنگ تایبەت بۆ تەورە جیاوازانە بە ئێوەمان گەیان دەبێت ڕەمەزانێکی پڕخۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەکتان هەر شاد.